وەختتان و خێر خەڵک و کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئەم شەو بە ئەنفالیان و ڕۆینە پیرەکردنەوەی مەلەفە ئەنفال و دادگاهە ئەنفالیان، دادگاهە ساڵەکانە سیەی سیستەمەتیکە قڕان، پەروەندەیەکی تر و ماجەرایەکی تر کە لەسەر سەرزەمینە کوردەوارە ئەتفاق کەوتگە و تا ئەم دەقیقە حەجمە کارێک کە مەشیایە بکردایە و وەبەرچاوە مردم بکەوتایە و بەرچاو ئەکسەریەتە بینەران نەکەوتگەوە. ئێمە محاولەکەین کەسانێک کە زەحمەتیان کێشاوە لەم بوارە و کاریان کردگە لەم بوارە بیان هێنین و وردە وردە قەبارەیە دادگاه ئەنفالیان دابنێ. ئەم شەو میوانێکمان ئەبێ بۆ دەستپێکە دادگاکە، بەر لەوەی کە معەرەفیان کەم سەرەتا با بتوانم ئینڤایتیان کەم. کاک ئەبوو بەکر وەختتان وەخێر، بەخێر بێن. زۆر سپاس. ئومیدوارم کە دەنگە من بەڕاحەتی بۆتان بێت و کز نەبێت. جۆم لە دەنگتە زۆر سپاست دەکەم قوربان. بەڵێ کاک ئەبوو بەکر بێزەحمەت خۆتان بناسێنن بەر لەوەی کە دەست بکەین بە دادگاکە، لەبەرەوەی کە ئەمانە ئارشی بەکرێ ئەمێنێتەوە هەر کەسێکی تر گوێی لێبێت بزانێت کە ئەو کەسەی کە ئەمڕۆ تەشریفی هاوردگە لە دادگاهە ئەنفالیان کێس و مشەخەساتی بزانێت. بە ناوی خوای گەورە و میهرەبان، درود بۆ گیانی سەرجەم شەهیدانی بزارکە ڕزگاری خوازی گەلی کوردستان و شەهیدانی کارەساتی بەدناوی ئەنفال، نەفرەت لە سەدامی دیکتاتۆر و بەعسی شۆڤێنی عەفلەقی و هەموو ئەو جاش و خۆفرۆشە خوردانی کە بوون بە خەڵەوری بەعس، نەفرەت لەو حیزبانەش کە داڵدەی جاشەکانە دەن و ئەمڕۆ پاداشتیان دەدەنەوانێ و بەشێک لەو جاشە گۆڕ بە گۆڕانە کراون بە شەهید و زیندوەکانیشیان ئێستا خانەنشینن یان لای حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان بەداخەوە خزمەت دەکەن. من ناوم ئەبوبەکر عومەر عەبدوڵڵا، ناسراو بە ئەبوبەکر هەڵەدنی. ئێستا ئەندامی پەرلەمانی کوردستانم لە خولی پێنجەم و لە خولی پێشووی پەرلەمانی کوردستانیش هەم ئەندامی پەرلەمانی کوردستان بووم و ئەندامی لیژنەی نووسینەوەی دەستوری کوردستان بووم و ئەندامی گفتوگۆ پێنجقۆڵیەکان و ئەندامی لیژنەی هەماهەنگی و خۆسوێن. سەرجەم پۆستە حیزبیەکانی ناو یەکگرتووی ئیسلامی کوردستانم بڕیوە بە پۆستی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستانیشەوە. ئێستا ئەندامی پەرلەمانی کوردستانم و ئەندامی لیژنەی کاروباری پێشمەرگە و لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانیم لە پەرلەمانی کوردستان. کاک ئەبوو بەکر مەمنون و زۆر سپاس بۆ بەشداربووتان و ئەمەی کە ئێوە بۆ ڕای گشتی ئەم ئومەتە کوردیە احترام قائلن و لە ڕوونکردنەوەی مێژوویە مستەتەر و مێژووی جنایەت و جینۆساید بەر عەلەیهی ئومەتە کوردیە لە هەر تریبوونێک بێ بەشداری ئەکەن و مادام کە حەقیقەتتان و پێ باکێکتان لە وتنە حەقیقەتێک فکرەکەن لە ڕوانگەی خۆتان و حەقیقەتە نییە. کاک ئەبوو بەکر فرە مهم بوو کە ئەم دادگای یەکەمە ئێمە بە حوزورە کەسێکی وەکو جنابت دەست پێ بکە، بە حوزورە کەسێک کە لە حیزبێکی سیاسیە خەریکە کار ئەکاوە بە دەنگە مردم زاهرەن لە ئەستراکچەرێک بە ناو دەوڵەت و لە ناوە بەشە پارلەمان و قانونگوزاریە خەریکە کارەکە. بە تایبەتی ئەوەی کە ڕۆڵ و نەقشە ئێوە وەکو کەسێک کە حەدەئەقەل لەسەر دۆسیە ئەنفال فرە ئەدوێن و قسە ئەکەن ئەتوانێت بە ئێمە کۆمەک بکات. من
عادەتەن هەر دادگایە دائانین ئێستا دادگای هەڵەبجەمان ها بەدەسەوە 29 دادگامان بەرگوزار کردگە بە سنگومنێک و دەست پێەکەین یعنی ئێمە تەحلیل وەزعەکە ئەەکەین و ئیدعایەک تەرحەکەین و لەسرە ئەو ئیدعا شاهدان تێرین و چیرۆک و داستانەکانیان ئەبیسین و پرسیار و جوابەکەین یعنی چۆن پێش لە دادگاهێک ئەگەر شاهدێ بۆ دۆسیە یا بۆ ئیدعایەک بێ بانگی ئەەکەن و دۆسیەکەی لێ ئەسێن و سوال و جوابی لێ ئەەکەن تا قەبارەکە دەرکەفێ ئێمە هەمویان پێکەوە ئەەکەین یعنی هەمویان لەگرا پێکەوە ئەەکەین و ڕای گشتی متەلە ئەوێت لە زەوایایە پیچی دەپەس ئەگەر ئێوە دەست بکەن بە فەرمایشاتان من هەرزگاهێک بۆ خااترەوە ئیمکاناتە ئێمە ئیمکاناتە لایڤە فەیسبووکیەوە حزورە ئێمە نییە لە ئەستێدیۆیەکا کە بلەخەرە بە حزورە مجریەک و داوەرێک ئێمە بتوانین ئەم کارە بەرقەرار بکەین هەرزگاه من مەجبور ئەوەم چون تداخلە دەنگ و دیلەیشی هەست ئەگەر من هێنم هەڵهاوت قسە بکەم ئێمە لە یەکتری نەشێوین و ئێوە بەبێ ئەدەمی نەزانن ئەمە نکتەیە وەڵەوە من تەوزیحاتێکە دەم و تەکمیلیەیەکە دەم عادەتەن و ئەمما نکتەیەکی ترکە من بۆ خااترەوەی جەنابەت دیبیتەکانە ئێمە نەدیگە و عادەتتان نییە هەر بۆ خااترەوەی بەبێ ئەدەبیشتی نەزانن دیسانەوە من لە کاتە دیبیتەکانم سیگارە کێشم هەمیشەی شوا بگوم و ئەوە تەنیا ڕزاڵەتێکە کە من هەمەوە پێم ترک ناکرێ و میدوارم کە دیسانەوە ئەوەش هەم لەبەر بێ ئەدەبی نەکەن و بۆ ئەو کەسانەشی کە تازە ئەیبینن کاک ئەبوو بەکر من 1 بەرنامەم لە ئێوە دی 1 شتم شنەفت من گەرەکمە سەرەتا لە ڕوانگەی خۆتانەوە ئەوڵەن دیرۆکێکی بچووک لە ئەنفال بەحس بکەن تەبعاً ئێوە خۆتانەوە بەر ئەنفال نەکەوتگەن یا خانەوادەتان نازانم وەلێ هەرچێک کە سەبارەت بەو مۆزوعات لە دەستپێکەوە بۆ کەسێک ئێوە حساو بکەن ئێمە هیچێ نازانین لە دۆسیەکە هیچێک نازانین سەرەتایەک دابنێن و بعد بە قۆناخایەکە کە خۆتان لە سەریانە کارتان کردگە بفەرمونون تا ئێمە بەردە بناغەیە ئەم دادگا دابنین فەرموو بەناوی خۆی گەورە و میهرەبان بۆ خۆتان ئەزانن کە نکۆڵیکردن لە ناسنامە و شوناسی گەلی ئێمە و مافەکانی گەلەکەمان لە بەشە کوردستانی عێراق یان بە تعبیری مامەستا سەڵاح سۆران کوردستانی بندەستی عێراق کە جوانترین تعبیرە زیاتر لە سەدەیەک زیاتر ئەو نکۆڵیکردنە لە شوناس و ناسنامەی میلەتەکەمان هەبوو و بە چەندین قۆناغدا تێپەڕیوە لە ئەم بەشەی عێراق ئەم بەشەی کوردستانی عێراق کە لە سەردەمی مەلیکی و لە سەردەمی کۆماری بەڵام لە سەردەمی بەعسیەکانە قڕکردنی کورد و نکۆڵیکردن لە مافەکانی پێینایە ئاستێکی زۆر ترسناکەوانێ کە ئەویش خۆی لە پرۆسەی جینۆسایدکردنی گەلی ئێمە بینێوانێ کە بەڕای من ئەنفال هەر سێ ڕەگەسەکەی تاوانی نێودەوڵەتی تێدایە هەم تاوانی دژە مرۆڤایەتی هەم تاوانی جینۆساید و هەم تاوانی جەنجیش هەر سێ ڕەگەسەکەی قانونی نێودەوڵەتی تێدایەکە بە دڵنیاییەوە کە لە شوباتی 1970 دەستی پێکرد و لە ئەیلولی هەمان ساڵ کۆتایی پێهات بە 8 قۆناغ ئێمە خۆمان خەڵکی ناوچەیەک بووین بەر یەکەم هەڵمەتی ئەنفال کەوتین کە ناوچەی دۆڵی جافایەتی و شارباژێر و بەری مەرگیان پێدەگوت کە ئەو کاتە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و زۆربەی دام و دەستگاکان لێ بوون ئەوە ناوچەی ئەنفالی یەک بوون ئێمە بەشێک لە کەسوکارمان ئەنفال کراوە بەس خۆشبەختانە هەموو ئەو منتیقەیە کەمترین زیانی بەرکەوت چونکە ئێمە بەرەو ئێران ئاوارە بووین و ئەو ناوچەی ئێمە ناوچەیەکی ڕزگارکراو بوو توانای دەرچوون هەبوو بۆیە لە ئەنفالیەکان نزیکی هەر 400 کەس لە خەڵکی دۆڵی جافایەتی ئەنفال بوون ئەویش ڕاستەوخۆ نەکەوتنە دەست فای بەعس بەڵکو چوونە ناو خاکی ئێران بەڵام هەندێک لەو خەڵکە خۆشباوەڕ بوو سادە بوو بە بەڵێن و گفتی کۆمەڵێک سەرۆک جاشی کورد گەڕانەوانێ هەر کە گەڕانەوە تەسلیم بوونەوە یەکسەر ئەوانیش تەسلیم بە سوپای بەعسیان کرد و ئەنفال کران حەو قۆناغی تریش بۆ خۆتە ئەزانی کە منتیقەی گەرمیان و شوان و شێخ بزەینی و دەشتی کۆیە و هەولێر و هەتا ئەگاتە بادینان واتە 8 قۆناغی خایاند ئەنفال بەڵام ئامارێکی دقیق تاوەکو ئێستا لە بەردەستان نییە کە
ژمارە ئەنفال چەنە ئەوە ڕاستی و حقیقەتێکە کە دەبێت بیڵێن ئەلێرەدا بەڵام گرنگ ئامارەکە نیانی کە دەیان هەزار هاوڵاتی سڤیل و مەدەنی بوونە قوربانی لەو هەڵماتانەدا و بەداخەوە دوای 33 ساڵ هێشتا ئەو زامە خوێنی لێ ئەچۆڕێ و کۆمەڵێک لایەن و تەرەف کەم تەرخەم بوون بەرامبەر بە دۆسیەی ئەنفال هەم لەوانە حکوومەتی عێراقی و کاتی خۆشی کۆمەڵگەی نێودەوڵەتی و لەم دوایەش بەڕای من لایەنی سێەمی کەم تەرخەم بریتە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ماوەی 30 ساڵی حکومڕانی کوردیە کاری لەسەر ئەو دۆسیە نەکردووە کە ئەو دۆسیە وەکو دۆسیەکی جینۆساید بناسێنێ بە کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و لەسەر ئاستی ناوخۆش بتوانێت خزمەتێکی دۆسی ئەنفالکە لە چەندین ڕەهەند و ڕۆوە کە دواتر من لە خزمەتی جەنابتا لە بەرنامەکە ئاماژی پێدەم. بەڵێ مەمنون کاک ئەبوو بەکر. من با بێمە سەر ئەو مەسئلەیە کە دائیمەن بەحسەکرێ کە نەکراوە و نەتوانراوە و نەبووە و سوالە من ئەمەسە کە بۆ نەبووگە بزانە کاک ئەبوو بەکر بۆ خاتریەوەی میسالەکەم کاملەن وازەح بکەمەوە. جنابتان ئەندامە یەکگرتووی ئیسلامی ئینسانێکی متەدەینن و ئەم قسە کە من ئەیکەم ئەیزانن و بارها بیستتانە. یەکێک لە گەورەترین ئینتقاداتێک کە کەسانێک لە ژێرە ناوە جەهانە ئەولەمە و عیلمانیەت لە دەسەڵاتە ئیسلامی ئەیکەن ئێژن کە فقه ئیسلامی فقهێکی ناکاملی هەزار ساڵە ڕابردووە و بە کەڵکە دنیای ئەمڕۆ نایێت. مثالێک بە مەخدمەستان مەسەڵەن هەر لەم زەمینە کەسێک بە عنوانە دکتۆر ئەولکەریمە سروش مەسئلەیەکی مەترح کرد لە دەهەی شەستەکانە ئێران لە ژێرە ناوە دین حەدە ئەقەلی دینە حەدە ئەکسەری ئەو بۆ خاتری ئەوەی بە عنوانە ڕۆشنفکرت دینیە کە بەخۆیەکی ڕۆشنفکرت دینی دەسێک بوات بۆ فقه ئیسلامی وتی ئەو قوانینە فقه ئیسلامیە حەدە ئەکسەرە کارێک نییەن کە تۆ ئەتوانیت لە ناوە دینا بیکەی بەڵکو حەدە ئەقل لە کارێکن. ومثالی هاوڵ مثلەن یەکێک لە ئینتقاداتی ئەکرێ بۆ خاتری ئەوەی کە مەسەڵەن هەجمە بکرێتە سەرە فقه ئیسلامی یا بێژن کە ئەمە فقهێکی بەربەڕە ئێژن تاوانە دەستبڕینە دزێک تاوانێکی زەدە ئینسانی زەدە بەشەری و نیشانەیە بەربەڕیەتە فقه ئیسلامیە. جا ئەمە کە تەرحەکرێت خب ئێژێ چ بکەن ئێژن ئێشێ لە مەقولەیە جۆرمشناسیە جەدید ئەستفادە بکرێت جەزا و تاوانەکان ئێشێ هەڵبسەنگێنرێت. مەسەڵەن لە بریتانیا و لە کشورانە ئوروپایی دادگاه قەزاوەت ئەکات بەڵام حکم بنکەیەکی تر ئەیدات وەلذا حکمەکە لەسەر دادگاه ناکەفێ. بۆیە ئەوان ئێژن ئێشێ تۆ شەرایطە محیتی شەرایطە جامعە طبقەیە اجتماعی شرایط اقتصادی و ئابووری بەکراوند خانەوادگی و ئابووری و سیاسی جامعەیە دەرنەزەر بگری و پاشان حکم بدەین تا ئەگرای ئەوە موافقن ئەمتانە بیستگەیتر دروستە ئەم حملە ئەکرێ. بەڵام من حەیرت لە یەک شتەکەم کاک ئەبوو بەکر چۆنە لەسەر مەسئلەی شیمیایی لەسەر مەسئلەی ئەنفال دقیقاً وەکو فقه ئیسلامی عمەڵە کرێ ئەمانەی وا ئەلمانیەت بازن و دموکراسی بازن و حکوومەت بازن بۆ دقیقاً وەکو فقه ئیسلامی عمەڵەکەن. یعنی ئێژن ئەم جنایەتە یەک نەفەری هەست ئەو یەک نەفەرە سەدام حسێنە و تەواو بوو چوو پەیکاری بۆ تۆ بۆ دزێک ئێشێ اقتصاد و سیاست و ڕەوانشناسی و ڕەوانکاوی و دەروونناسی مەدە نەزەر بگریت وەلێ بۆ مەقولەیەکی وەکو ئەنفال یا هەڵەبجە فقط بە سادەیی ڕژیمە بەحس جنایەتێکی کرد و سەدام حسێن لە لووتکەکەیە بوو سوڵتان هاشم بوو فلانە کەس بوو تەواو چوو پەیکاری کاک ئەبوو بەکر. بۆ من ئەم قسە ئەەکەم چون ئێوە لە پێگەیەک و دام و دەستگایەکی حکوومەتیان نوێنەرن و چەند دەورە نوێنەرە پارلەمان بووگن. ئایا ئەم سوالەی من ئەیکەم لە نەزەرە ئێوە سوالت دروستێکە؟ بەڵێ خۆی ئەمە کاک پەیمان ئەبێ دووشت جودا بکەینەوە. ئیسلام لەگەڵ مێژووی موسڵمانان یاخود بڵین هێڵە سیاسیەکەی دەسەڵاتی ئیسلامی
هێڵە کاکە بوو سیاسیەکە بەکر من معزەرەت مەسبوخشە من ئەم مثالەم فقط مثال هاوردو نەمگەرەکە بچمە باسم مەسهبیەوە مثالم هاوردوتم انتقاد ئەکەن لە ئیسلام ئێژن تۆ حکمت دزێ ناتوانانی بەم سادەیە بەی دەستی قەتکەی لەزا تۆ ئەوە ڕۆشنوانیانی یەکەم ئەبێ ئەو دوو جودا جیاوازیە بکەین لە بینی ئیسلام و مسلمانان چونکە حکومڕانانی مسلمانانیان حکوومەت و دەسەڵاتە ئیسلامیەکان بە درێژایی مێژوو ممارەسە و پراکتیک و کردەیەکی بەشەرین مرۆڤین با ئەجین داوتێڕوانی نیشیان مسلمانانە بوو بێ ئەوە ماڵە لەسەر خۆیان نەک ماڵە لەسەر دینەکە دووەم دینی ئیسلام جیاوازە لە فقی ئیسلام ئیسلام کۆمەڵێ بەهاو قیەمی گەورەی گەردونین وەک کەرامەت پارێزی مرۆڤ وەک عەدالەت خوازی وەک شکۆی مرۆڤ وەکو سەروەری هاوڵاتیان یەکسانی هاوڵاتیان بەرامبەر بە دەسەڵات و بە یاسا وەکو لێبوردەیی وەکو ژیان دۆستی بەڵام فقی ئیسلامی زادەی زەمینی خۆیەتی واقعی خۆیەتی واتە ئەو قسەیە ڕێک دەقیقە ئێمە ناتوانین حکمی فقهێکی ئیسلامی 1400 ساڵ لەمەوە پێش لەسەر ئەم ڕۆیە تەطبیق بکەین فقی ئیسلامی بەجێ هێڵدرێ بۆ عەقڵی مرۆڤەکان کە بەپێی زەمان و مەکان و گۆڕانکاریەکان بتوانن نوێگەری تەجدید لە فقه بکەن فقه زادەی زەمینێکی تایبەتە زەمانێکی تایبەتە بۆیە بەردەوام ئەبێ ئەم گۆڕانکاریە بکرێت بەڵام قیەمەکان هەر لە شوێنی خۆیەتی لەوەتی مرۆڤەیە درۆ هەر شتێکی خراپە لەوەتی مرۆڤەیە خیانەت هەر شتێکی قێزەونە لەوەتی مرۆڤەیە ڕاستگۆیی هەر ڕەوشت و ئاکارێکی جوانە دووەم ئەوەی کە بەنسبەت پێێنی بە کوردەوە هەیە ئێمە لە ڕاستیە کورد بەشداریی گەورەی شارستانێتی ئیسلامی کردووە بەڵام یەکێک لە عیبەکانی کورد ئەوەیە کە خۆشباوەڕ بووە هەمیشە ئەم سێنەتەوە سەردەستەی تورک و عەرەب و فارس بە درێژایی ئەو مێژووە بە ناوی هەستی دینی و ئیحساسی دینی ئێمەیان خەڵەتاندووە و فێڵیان لە ئێمە کردووە و هەرگیز ڕاستگۆ نەبوون لەوەی کە پێی ئەڵێن برایەتی ئیسلامی مەسەلەن ئێستا دەوڵەتی عەرەب 22 دەوڵەتیان هەیە فارس ینی 7 دەوڵەتیان هەیە ئەوە تورک بڕێ بۆ دەوڵەتەکانیان لە ئەوروپا ینی ئەوانیش 7 دەوڵەتێکیانەیە کەلانی کەم کە بە نەتەوەی تورک لە قەڵەمە درێن بەڵام تەماشاکەی ئەم برایانەی ئێمە ئەم عەرەب و تورک و فارسە کە خۆیان بە برای دینیە مازانن بەڵام تەماشاکەی قەوارە و دەوڵەتێک بۆ ئێمە ڕەوا نابینن کەواتە لەم لاوە نەتەوە سەردەستەکانی عەرەب و تورک و فارسیش و حکوومەتەکانیشیان ئێستا ئەردۆگان بە ناوی دینەوە ینی عاتیفەی دینی و سۆزی دینی بەکارهێنێ بەرامبەر بە ئێمە لە ئێران بە هەمان شێوەیە لە عێراقیش بە هەمان شێوە بۆیە تەماشاکی کاتی خۆی حیزبی بەعث پەنای برد بۆ ئەنفال و بۆ سوورەتێک لە سوورەتەکانی قورئانی پیرۆز ئەیزانی کە زەمینە سازی هەیە لە وڵاتانی عەرەبی و ئەو کاتە کاک پەیمان من حتا شتێکم بیر دێ ئەو کاتە سوپای ئەردەنی و سوپای میسری و سوپای یەمەنی و دەوڵەتانی عەرەبی بەگشتی خۆ دەزانی پشتیوانی عێراق بوون بەحساب ئەمە دەرگای ڕۆژهەڵاتی وڵاتانی عەرەبی گرتووە دژی هەجمە و هەژمون و هێرشی فارسەکان وەکو خۆیان ئەڵێن بۆیە هەمویان پشتیوان بوون بۆیە جەیشی ئەردەنی سوپای ئەردەن سوپای میسری سوپای یەمەنی پشتیوانی کۆمەکی سوپای سەدام حوسێنیان کرد هێنیان بۆ شەڕەکانی کوردستان بیرم دێ لە ساڵی 1986 واتە دقیقاً 35 ساڵ پێش ئێستا کاتێک کە سوپای ئەردەنی و میسری و یەمەنی ڕەتبوون لە سلێمانی بەناو سلێمانیا بەرەو هەڵەبجە و شارە زور کە ئەو کاتە شەڕەکە لێ بوو هەموو بڵندگۆی مزگەوتەکانی سلێمانیان لێ کردەوە مخابرات و ئەمنی بەعث بۆی ئەو جەیشەکە لێوە نەقەڵ بوو گوێی لە بانگی مزگەوت نەبێ وایان لە قەڵەمدا بوو کە کورد بەڕاستی هەمووی بێباوەڕن هەمووی کافرن و ئەمە زەمینەیەکی ساز بوو هەم لە ناو شۆڤێنیەتی عەرەبیە هەم بەداخەوە لە دنیای عەرەبی شاکە بە خۆ دەزانی جیهان لەو کاتەیە لە ئاستی ئەو تاوانەیە چ لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی چ لەسەر ئاستی وڵاتانی ئیسلامی و عەرەبی کەڕ و لاڵ و کوێر بوون بەرامبەر بە ئەو مەرگەساتی تووشی میلەتەکەمان بوون بۆیە هەمیشە ئەمە دووبارە ئەبێتەوانێ بۆیە من باسەکەم جێڕا بۆ ئەمە هەمیشە ئەو دەسەڵاتدارانەی لە پەنای دینەوە خۆیان ئەنوێنن
هەمیشە ئەمە واریدە کە جارێکی تر دووبارە بێتەوە. بۆ نمونە داعشیش کە هات ئەو تیرۆریستانی داعشیش هەمان شتیان بەکارهێنا بەرامبەر بە ئێمە کە زۆرێک لەو هاوڵاتە بیانیانی کە لە ناو داعشا بوون هەر لە ئوستورالی و هەر لە ئۆزبەکی و هەر لە رووسیەکانەوە. حتا من برادرم لە دادگای سلێمانیا یەکێ لەو داعشانە محکەمە کرابوو، دادگایی کرابوو کە بردبیان بۆ دادگای سلێمانی، پێی سیر بوو کە لە سلێمانی مزگەوت و بانک هەیە، لە ڕێگاکە گوێی لە بانک بوو، وتبووی بۆ ئێوە مسڵمانن، وتبووی ئەی چۆن ئێمە کوردین و مسڵمانین و ئەوە نە مزگەوتە هەیە و پێی سیر بوو لە ڕاستیان. لەبەرەوە هەمیشە ئەو دەوڵەتانی کوردیان بەسەرادا بەشکراوە، هەر چوار دەوڵەتەکە لێرە لەوێ پەنایان بۆ چەکی دین بردووە بۆ سەرکوتکردنی ئێمە و بۆ لە بین بردی مافەکانمان. کاکە بوبەکر مەمنونم لە فەرمایشاتت، بەڵام با من بیگەڕێنەوە سەر مەسئلەیە کە من بە وزوحی لەوانەیە نەمتوانی بێت تەرح سوالەکە بکەم. کاکە بوبەکر هەدەف من ئەوە بوو چۆن بۆ مەقولەیەکی دزیکردن ئێمە ئێشێ ئەم هەموو شتە و بەرچاوە خۆمان خەین. ئەم کوڕە لەکوێ گەورە بووە؟ بەکڕاوندە بنەماڵەی چی بووە؟ دایکی بووە یا دایکی نەبووە؟ هەتی بووە یا هەتی و نەبووە؟ تامی فەقری چێشتووە یا نەی چێشتووە؟ ئەم ئینسانە چه ژیانی تەربیەتی بۆ کارە کۆمەڵایەتی و دەرونی و هەموو شتەکان بەرچاو بگرین. کاملا درستە. من مەبەستم فقط دزی وەکو شتێکی سادە بوو و ئەم مسالمە بۆیە هاوردۆ، بۆیە ئەم مسالمە هاوردۆ کە جەنابتان قیامێکی دینیتان هەست. گەرەکم و بێژم کەسانێک کە دژایەتیە ئێوە ئەکەن مەسەلەن. یەکێک لە دەلایلێک کە تێرینیوە ئەوەسە جالبی ئەمەسە ئەوانەی کە دژایەتیە ئێوە ئەکەن لەسەر مەسئلەی شیمیایی هەڵەبجە، جینۆسایتە هەڵەبجە، جنایەتە بەر عەلەیه بەشەریەتە هەڵەبجە، مەسئلەکە ڕێک ئەکەن و فەقی ئیسلامیەکە ئینتقادی لێکەن. یعنی ئێژن لەگرا یەک دانە قاتڵ مەوجودە، ئەوی سەدام حسێنە و قەتڵی کردگە بێ هیچ زەمینەیەک. زەمینەکەیشی چییە؟ وەڵا ڕقی بوو لە خەڵکی هەڵەبجە. خەڵکی هەڵەبجە فرە شۆڕشگێر بوو، تۆڵەی سەنۆریە. بعد لەولاوە ئەگەیتە ئەنفال، تۆ نە زەمینەهای تاریخی ئەمە بەڕەسیەکەی، نە زەمینەهای سیاسیە ئەمە بەڕەسیەکەی، نە زەمینەکانە مردم شناسیە ئەمە بەڕەسیەکەی، نە لە دەستپێکی مۆدەرنیتەوە دەسی بۆ ئەوەی، نە لە قەواعدە بینوملەلی و بازیەکە ئەخوێنی تۆ، نە هیچ کوێی ناخوێنی تۆ، هیچ کوێی ناخوێنی تۆ. لە پڕێکایەکی سەدام حسێن و حەزی پێکرد و چون بڕێ پێشمەرگە هاتن چوو ئەم مردمەی نابود کرد. بعد کە تماشای جوغرافیاکەی ئەوێنی پانتاییە ئەو جوغرافیا کە تەجەموع لادی واتێ لە سەرزەمینە کوردەوارە داگیرکریاگە لەلایەن کۆرپۆرێشنە عێراقی و بتەورە مطلق پاک بووگەسەوە. ئەم هەش قۆناغەی کە جەنابەت بەحست کرد کە یەکەمی دۆڵە جافایەتی و قۆناغە سێوەمی گەرمیانە و قەرەداغ ئەگرێت و بادینان تەواو ئەوێت، تەواو و پانتاییە ئەم هەرێمە ئەگرێتەوە. خۆ سوالە من ئەمەسە، بۆچی بۆ جۆرمێکی بچووکی وەکو دزیکردن ئەوانەی کە دەست دەم لە دنیای عەولەمە و قەوانینە مەدەنی ئەدەن، بۆچی لەسەر ئەمیانە ئێستا بە مەشایە هەزاران لاپەڕە لە ئەبعاد جۆرا و جۆر و ئەنفال بەحس بکریایە؟ جەنابەت تەنانەت ئەفەرمووی ئێمە ئامارمان نێرە دەسا. کاکە لە دەورانە متەئەخرە بە هەبوونە جیازهای پێشڕەفتە، آخر کاورا مێژووی 1000 ساڵە تێرێت و ئێمە ئێژین ئەمە جەعلە مطلقە. ئێمە لە 30 ساڵە ڕابردووە خۆمانە نازانین چەند نەفەرمان لەبین چووگە. در صورتێکە ئێشە دەوڵەتە عێراقی ئاماری گرتوێت بە پێی شناسنامەکان هەویەکان کە داگیسی بە خەڵکی، کەسانێک کە سەروبنی نەماگە چۆن ئەمە ئامار ناگیرێت تا ئەم دقیقە ئامار نەگیریاگە. بۆ ئامار نەگیریاگە؟ بزانن کاک ئەبوبەکر جەنابەت لە پارلەمانای من نوتقەکەی ئەمڕۆی جەنابتم گوێدا، تیکەهایەکی کە بڕێکتان خۆتان شێر کرد بوو، بڕێکیان خەڵک هەناردی بۆ من سوالەکەم وازح بووی تر، سوالەمە مەسە بۆ نەیان کردگە، بۆ لەم ئەبعادە مختلفە بەڕەسیان نەکردگە، بۆ کارەکە ئەوە نەسادە بووگە سەدام دوژمنە، ڕژیمە بەعس شۆڤنیستە و تەواوی تر حەزی کردگەم مردم ئێمە بوو. قەیمان جەنابی کاک قەیمان، ئەو قسەی تۆ زۆر جوانە. ئەبێ ئەم قەزی ئەنفال وەکو مەسەلەیەکی سادە و ساکار لی نەڕوانین. بەداخەوە ینی کە ئەمڕۆ قەزی ئەنفال لە هەرێمی کوردستانی عێراقدا کورتمان کردوێتەوە لەسەر
بژێوی و موچە و ژیانی کۆمەڵک خانەوادە و ئەو ناوچانی کە پیان ئەوترێ ناوچەی ئەنفالستانن حکوومەتی هەرێمی کوردستان دوای 30 ساڵ لە حکومڕانی ناوخۆیی چەند دەستی خزمەتگوزاری گەیاندۆتە ئەو شوێنانە و قەرەبووی کەسوکاری شەیدانی کردوێتەوە. ئەگینا بەدەر لەوە ئایا ئێمە پرسیارێ بکەین بۆ پشتیوانی قسەکەی جەنابەت لە ماوەی ئەم 30 ساڵەدا چەند تێزی ماستەر و دکتۆرا لە زانکۆکانی کوردستان هاتوون لەسەر قەزەی ئەنفال، ڕەهەندی فکری ئەنفال و ئەو باگراوەندەی کە لە پشتی ئەنفالەوە بوو و زەمینەی ئەنفال بۆ دروست بوو کە ئەبێ ئێمە خوێندنەوەی ئەو دیوی ڕووداوەکان بکەین بۆ حیزبی بەعس پەنای بۆ ئەم چەکە برد. بەداخەوەیانی کە لە 30 ساڵی ڕابردووە تەنانەت 2 زانکۆی چەرمۆ و زانکۆی گەرمیان کە لە ناوچەی ئەنفالستانی منتیقەی گەرمیانە هەن، تەمان بۆ ئێمە باسی گەرمیان تەرکیزیە خەینە سەر، زوومیە خەینە سەر، چونکە لە 90 قوربانیانی ئەنفال لە 90 بۆ 95 خەڵکی ناوچەکانی گەرمیانن و زۆربەی کارەساتە بڕەکە لە منتیقەی گەرمیان و شوان و شێخ بزەینی و حەوزی چەمچەماڵە ڕوویداوە. بەداخەوە لەم ڕۆ ئێمە کەم تەرخەم بووین کە نەمانتوانیەوە بە وردی هەڵسەنگاندنێک بکەین لە ڕووی تیۆریەوانێ بۆ قەزەی ئەنفال تاوەکو ئەمە پشت ئەسوود بین بەوەی کە ئەمەی کە ڕوبەڕووی میلەتی ئێمە بۆتەوە بە فیعلی جینۆسایدا، وەکو چۆن بۆ خۆ دەزانی کە گەلانی تری دنیا بۆ ئەرمەنەکان بۆ خۆیان سوودیان لێبینی و جوولەکەکان بۆ خۆیان سوودیان لێبینی، حتا توانی بڵێن جنوبی ئەفریقیاش کە ڕوبەڕووی سیاسەتی ئاپەرتای بۆوانێ توانیان تەجاوزی بکەن کە ئێستا لە لای خۆیان. بەڵام ئێمە بەداخەوە دوای 30 ساڵ لە حکومڕانی هێشتا خەمی ئێمەمانانی پەرلەمانتاریش ئەوەیە کە ئەم گوندانی ئەنفال بۆ جادەکەی بۆ ئەسفەڵت و قیت ناکرێت، بۆ ئەو ناگاتە لای ئەنفال کراوە، بۆ موچەی کەسوکاری شەیدی ئەنفال کراون لە کاتی خۆیان نادرێت. بەداخەوە لە ڕاستیە ئەوە ینی بۆیە ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان و حیزبەکانی کوردستان و ڕێکخراوەکان لەسەر هەموو ئەم گۆشەنیگانی ئەنفال ئیشیان کردایە، لەسەر ناساندنی وەکو قەزەیەکی جینۆساید بە دنیای دەرەوە. دووەم زیندوهێشتنەوەی ئەم جینۆسایدە گەورە لە ذهن و عقلیەتی نەوەکانی ئێستا و ئایندەمانە کە دەبوایە لە قۆناغی بنەڕەتیەوە هەتاوەکو قۆناغی زانکۆ بخوێنرایە، وەکو مادەیەکی خوێندن لە مەنهەجا بخوێنرایە و دەبوایە لەم 30 ساڵی کوردستانە دەیان فلیم و دەیان فلیمی دیکۆمنتاری و هونەریمان کردایە کە ئەمە قەزیەکی زۆر زۆر زیندووە، چونکە تۆ کاتێک کە گوێت لە شایەت حاڵەکان دەبێت کە من زۆربەی ئەو ناوچانە گەڕاوم و لە نزیکەوە شایەت حاڵەکان و کەسوکارەکانی ئەنفالم بینیوە، هەر یەکێک لەوانە بۆ خۆی ئەتوانی فلیمی گەورە گەورەی لەسەر بکەیت. لە ڕاستە چۆن ئێستا تورکەکان لەسەر ئۆرتۆغۆڵ فلیمێکی 200-300 ئەڵقەیەکەن، عەرەبەکان بە هەمان شێوە، فارسەکان بە هەمان شێوە ئەو مێژووی خۆیان دەیان فلیمی هۆلیوود ئەمانتوانی ئێمە بەرهەمی بگەێنین. چەند ئادەی پێم بڵێ لە 30 ساڵی ڕابردووە پێم وانییە لەسەر ئاستی هەرێمی کوردستان یەک کۆنفرانسێکی نێودەوڵەتی لەسەر ئەنفال گیرا بێت. کۆنفرانسی مەحەلی بووە زانکۆی چەرمۆیان زانکۆی گەرمیانیان لێرە و لەوێ، من کە خۆشم بانکراون بۆ ئەو کۆنفرانسانە، بەس کۆنفرانسێکی نێودەوڵەتی کە تۆ چەندین پسپۆڕی بیانی چەندین ئەکادمی لە بواری دیناوەکو جەنابەت باست کرد ڕەگەردینیەکانی ئەنفال لە بواری فکری، لە بواری شۆڤێنێت و ئاپارتاید و تەمیزی عنسوریەوانێ، هەموو ئەمانە ئەوە دیراسە و تەحلیلی گەورە گەورەی بۆ بکەین کە بەداخەوە نەمان کردووە. بۆیە ئێستا خەمەکانی زۆربەی کەسوکاری ئەنفال کراوانیش و ئێمەمانەنیش لە پەرلەمانی کوردستان لەسەر ئەمە چڕبۆتەوە، بەڵام ئەوە ئەرچی وەزارەتە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێم بوو. بۆیە من ئەمڕۆ پرسیم مەسەلەن ئەبوایە وەزارەتی ڕۆشنبیری لەوێ بوایە، چکە کۆمەڵێک ئەرکی ئەکەوێتە سەرشان بۆ دیکۆمنتکردنی قەزەی ئەنفال. ئێستا کۆمەڵێک خەڵکی بەتەمەن ماون کە ڕزگاربووی کارەساتەکەن، ئەمانە پاش زۆربیان نەخۆشن، پاش ماوەیەکی تر ئەمانە گیان لە دەست دەدەن. تۆکەی ئەمانە بە مێژووی زارەکی دەیت ئەم مێژووە تۆمار بکەیت. مەسەلەن ئەمە ئەرچی وەزارەتی ڕۆشنبیری، ئەرچی وەزارەتی خوێندنی باڵا ئەوەیە کە لە مەنهەجی خوێندنە جێگەی ئەم کارەساتە بکاتەوە.
هەرچی وەزارەتی پلاندانان ئەوەیە کە چۆن ئێمە بتوانین پلان دابنین، پلانێکی دوورمەودا، چۆن بە شێوەیە کە زانکۆکانی کوردستان بتوانن ساڵانە کۆڵ و کۆنفرانسی گەورەی نێودەوڵەتی ببەستن. بۆیە بەداخەوەیانی کە ئێمە هێشتا کاک پەیمانجان بەسیترین و سەرەتاییترین ماف کە هی کەسوکاری شەیدان و ئەنفالکراوانە هێشتا ئێمە بەدوای ئەو مافانەیە ئەگەڕێن، بەدوای خزمەتگوزاریە هەرە سەرەتاییەکانی ئینسانە ئەگەڕێن کە ئەوە شتی زۆر سادە و ساکارن. کاک ئەبوبەکر تێنە سەر تەمامەن فەرمایش هاتای کە ئەیکەی با من یەک سوالەتر بکەم بە خوێندنەوەی جنابەت، بە خوێندنەوەی ڕەسمی، بەوەی کە ئێوە ئاگادارن و ئەیزانن بۆ ئەنفال کردیا. خیلی مهمە ئەم سوالە، چون ئەم سوالە کە من ئەیکەم ببەخشنە بە خەتابە ڕەسمی و بێژن لێو دوا بەڕای خۆتان بێژن، بزانن ئەم شتانەی کە ئێستا مەترەحتان کرد وا لە ناوە ئەم بووە خەتابە ڕەسمی ئێژی بۆ ئەنفال کریاگە. من بەڕای من بۆ دوو هۆکاری سەرەکی ئەجارمەوە. هۆکارێکیان کە پەیوەندی بە عەقڵیەت و ئەجندای حیزبی بەحسی عەرەبی ئیشتراکیەوە هەبوو، ئەو سیاسەتی کە سیاسەتی سێکوچکەی تەبعیس و تەرحیل و تعریب و تەرحیل و تەهجیری دەست پێ کردبوو و بۆ خۆشە دەزانی لە دوای نوسکۆ و ئاشبەتاڵەوە بە درێژایی 20 کیلۆمەتر دێهاتەکانی سەر سنووری ڕاگواستە بوو بۆ ئەوەی لە دوای نوسکۆی 75ەوە جارێکی تر شتێکی تر نەمێنێ بە ناوی شۆڕشی کورد و سەر هەڵدانەوەی شۆڕش. بۆیە بەعز بە قۆناغ ئەم سیاسەتانی جێبەجێ کرد، هەر لە تعریبی ناوچە کوردستانیەکانەوە، دووهەم لە ڕاگواستنی گوندەکانی سەرسنوورە و هێنانی خەڵکەکەی بە زۆرە ملێ، خاڵی سێهەم لە دەستپێکردنی هەڵمەتەکانی جینۆساید هێواش بە هێواش کە حتا ئەگەر حربی کۆیت نەبوایە وەکو بەڵگەنامەکانی حیزب پێمانەڵێ ئەو ئامادە بوو شاری سلێمانیش نەهێڵێت و بیگوازێتەوانێ و خەڵکەکەی پەرتەوازەکان. ئەمە ئەو بەشەی کە پەیوەندی بە عەقڵێتی حیزبی بەحسی عەرەبی ئیشتراکیەوە هەبوو لەبەرەوە بۆ هێزێکی شۆڤێنی وەکو حیزبی بەعس واری دەکا بیر لە قڕکردنی میلەتێک کاتەوانێ و ئەو هەموو مەرگەساتی بەسەر بگەنێ. وەکاری دووەم کە من بۆ خۆم شاید حاڵێکی ناو ڕووداوەکانم کە هێزە کوردیەکانیش بەڕاستی خەتابارن. هێزە کوردیەکان من لە چەندین سەرکردەی یەکێتی نیشتیمانی کوردستانم وەک چۆن لەگەڵ جەنابدا ئاوە ڕاستەوە خۆ دەدوێم لە چەندین لەوانم بیستووە کە بەعس ئەم هۆشیاری پێدای، بەعس ئەم پەیامی پێگەیاندین کە ئێوە لە گفتوگۆی ساڵی 84 نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبی بەعسدا ڕێک سەدام حوسێن خۆی بە وەفدی دانیشتانکاری یەکێتی نیشتیمانی کوردستان یەتوو بوو 50 ساڵی تر ئێمە و ئێوە شەڕەکەی. بەڵام ئێوە ئەگەر بێت و پێش لەشکری ئێران کەون و بیهێنن بۆ ناو عێراق پاکەتێجگەری لەبەردەستا بوو ئاوا ورد و خاشی کردبوو وتبووی کوردستانتان بۆ ئاوا لێ یەکەم، پاکەتەجگەرەکەی هەمووی تێکشکاندبوو. بۆیە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم هەڕەشەی بەعسی بەهەن نەگرت، لەبەرەوە ئەگەر دادگایەکی عادیلانە بێتە پێشەوانێ لە هەڵەبجەش و لە ئەنفالیشا، بەڵام لە قەوسێکە ئەمە هیچ لە جینایەتی بەعس کەم ناکاتەوە، تۆسقاڵێک لە جینایەت و تاوانی حیزبی بەعس و سەرانی بەعس کەم ناکاتەوانێ بە هاوکاری جاشە کوردەکان. بەڵام هۆکاری دووەم لە ڕاستیە هەڵەی هێزە کوردستانیەکان بوو کە بەداخەوە ئەو ئیتیفاقیان لەگەڵ ئێراندا بەست و پاسداری ئێرانیان هێنا ناوخاکی کوردستان و لە بیرەنەوتەکانی کەرکووکیاندا. ئەگینا کاک پەیمان من بۆ خۆم لە ناو ڕووداوانە ڕۆژ هەبووە لە پرۆسەی سەربازی حیزبی بەعسا 100 فڕۆکە 100 هەواپەیمای نردوەتە سەر شاری تاران و هەمەدان، 100 فڕۆکەی جەنگی. ئەگەر 100 فڕۆکی جەنگی لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانی بدایە لە دۆڵی جافەتی و لە شەرباژێر یەک دەوەن نەدەما، کەواتە بەعس تا ئەو حاددا دەستی پاراستە بوو تا ئەو حەددا. مەسەلەن ئێمە ئەڕۆیشتین بۆ مەنتیقەیەک پێی دەڵێن قەرەتەپە و مەمەنداوە لە بەری مەرگە، بە سەدان تراکتۆر ڕیزیانە بەست ئەچوون کەلوپەل و شتومەچیان هێنا بۆ ناوچەکانی سەرکردایەتی کە ئەو ناوچانە پیانەوتە ناوچە ئازادکراو. ئەو شاخێگەی لەو مەنتیقەیە پێڵەن شاخی قەرەسر کە زۆر مسەیترە بەسەر ئەو ڕێگایە کە ئەم هەموو خەڵکە لە قەرەتەپە و مەمەنداوەوە یەک ڕەبی پێشمەرگەشی لێ نەبوو کە هەمووی 12 کیلۆمەتر لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لە سەرگەڵ و بەردەمەوە دوور بوو.
بەڵام بەعث چاوپۆشی لێکرد هەموو ئەوانە ڕەبیعەی عەسکەری حیزبی بەعث بوون ئەوانە بەسمان لە چییە ئەمە لە جینایەتی بەعث تا ڕادەیەک سەرقاڵ بوو بە حەربی عێراق ئێرانەوە بەڵام کاتێکە ئەم جەنگە ئەگاتە چڵەپۆپە هێزە کوردستانیەکان ڕێکەوتنەکەن لەگەڵ ئێرانە ئەوە بەڕای من ئەو هەڵەیەک ئیتر ئەوان ئەگە بە تەکتیک ناوی ئەبن بەڕای من هەڵەیەکی استراتیژی بوو چونکە ئەوایە بەعسیان باش بناسیبایە ئەوایە فەلسەفەی بەعس و کەلتوری بەعس و ئەجیندای بەعس و تێڕوانینی بەعس و هەموو ئەمانە دیراسەیەکی وردیان بکردایە ئەو هێزە شۆڤێنیە بۆیە ئەوایە دەستیان نەبردایە بۆ ئەوە بۆیە ئەنفال بەو دوو هۆکارە ڕوویدا شۆڤێنیەت و عەقڵەتی حیزبی بەعس دۆم هەڵەی هێزە کوردستانیەکان بۆ نمونە کاک پەیمان تۆ لە ئەنفال یەکا سەرکردایەتی گیراوە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان نەخۆشخانەی شۆڕش مەڵبەندەکان ئێزگەی شۆڕشت نەماوە ئێ باشە تۆم معقولە کە پشتی شەوت ئێرانە کە بە ئاسانی نەجاتت دەبێ و ڕزگار تۆ چۆن لە دەشتێکی کاچی بە کاچی گەرمیانە دێیت مقاومە ئەەکەی بەرگری ئەەکەی ئەبوایە بۆ مێژوژ لە ڕاستیانی بۆ مێژوژ یعنی ئەگەر بەهاتایە و ڕێگەی خەڵک بدرایە خەڵک ئەو قوربانیە کەمتر ئەبوانێ لەوانەیە لە چەند سەد نەفەرێک زیاتر قوربانی نەبووە ئەواتە کاتێک کە تۆ سەرکردایەتی دەگیرێت چۆن دەی لە دەشتی ناوشوان و دەشتی کۆیە و لە قەراخ و لە قوڵایی گەرمیانە کە هەر چوار دەوری بە سوپای بەعس تەوق دراوە تۆ دەی بە چەکێکی تەقلیدی لەگەڵ بەعسا شەڕەکەی لە کاتێکە بەعس بەشێک لە جەبهەکانی ئێران لە باشووری عێراقەوە لەگەڵ ئێران بەشێک لە جەبهەکان سووک بوو هێزەکانی کشاندبووە بۆ ناو خاچی کوردستان و ئەو هەڵمەتەوە من پێم وایە جۆرێک لە لێگەیشتن هەبوو ئەو کاتە لە نێوان حکوومەتی بەعس و ئێران و ئەیانزانی کە بەرەو ئاقاری ئاگربەست و خواردنەوەی پێکە ژەهرەکەی ئیمام خومینی دەڕوا لەبەرەوە ئەوایە سەرکردایەتی کوردیش ئەو هەڵە استراتیجی نەکردایە ناکرێت تۆ لە دەشتێکی کاچی بە کاچی وەکو گەرمیانە مقاوەی مهێزێکی دڕندەی وەکو بەعسکەی کە 22 دەوڵەتی عەرەبی و ئەو کاتەش ئەمریکاش پشتیوانی حیزبی بەعس بوو حتا من راپۆرتێکم بینیوە بە ناوی فۆرم ئۆف ریپۆرت کە کۆنگرێسی ئەمریکا تەنانەت لە سەرەتایاڵێ ئەو چەکە چیمیایی کە بەکار هاتووە ئێران بەکاری هێناوە حیزبی بەعس بەکاری نەهێناوە دەوڵەتی عێراق بەکاری نێوە تا ئەمریکا لەو کاتیان پشتیوانی عێراق بووە بۆ خۆتان نەزانن تەنانەت فاریشی گرتەوە بۆ سوپای عێراقی بۆیە بەڕای من ئەم دوو هۆکارە هەبوو و ئەگەر بێت و هێزە کوردستانیەکان دیراسەیەکی ورتریان کردایە ئەمان توانی بە قوربانیەکی کەمترەوە لێی دەچین کاک ئەبوو بەکرە ئەزیز حزورە جەنابەت حزورێکی پڕبەرەکەت بوو لەبەر خاتری ئەوەی من لە وجودە ئێوەمانانە سەداقەتێک بەدی ئەەکەم کە لە وجودە ما بەقیە نایکەم ئەمە یعنی چی ئەم قسەم نەیکەم یعنی ئێوە ئەو شتەی کە بەحسی ئەەکەن باوەڕتان وابێ بزانە ئەخر کەس هەست شتێک بەحسەکە خۆی سوور ئەزانەی خەریکە ڕاستی ناژێت نه ڕاستی نایژەوە درۆەکە بزانە ئەم داستانەی کە جەنابتان تعریفتان کردو و ئێوە خۆتان بەو قەناعەتە گەیگن کە واسە بۆیە بۆ من قابل احترامە و بۆیە ئێوەمانان ئامادەن هەر تریبوونێکی مردمی بوێ خۆتان بەشدار ئەوەن تیا و قسە ئەکەن و ئەمە تربیەتێکی قەشەنگە قیەمێکی قەشەنگە ئیستا من جوابێکی ئەو سوالانەی جەنابەت بدەمەوە دوای تەوزیحاتە جەنابەت ئەزانی کاکە ئەبوو بەکر بۆ تحقیقاتە ورد سەبارەت بە ئەنفال ناکرێ ئەزانی بۆ ناکرێ ئەزانی بۆ لەبەر خاترە بۆ مێژووی ئابووری اقتصادی فەلسەفی ئەخلاقی مردمناسی ڕەوانشناسی دەسی بۆ نابرێت و بەحس ناکرێت دلیلەکەی ئەوەی کە بۆ نەیان کردگە و بۆ نایکەن ئەو سوالێکی گەورەس دلیلەکەی ئەوە ساگەرم کارە بکرێت میزانە هاوکاریە ئەوان لە جێبەجێکردنە پرۆسەیە ئەنفال دەرەکەوێت جا هەر بۆ خاتری ئەوەی کاکە ئەبوو بەکر تۆزێک لەم خوێندنەوەی منە نزیک بێتەوە تا من خوێندنەوەیکی کۆتاح بکەم ئەلا ڕقمە ئەوەی کە ئەزانم ئێوە ماندوو بوو مانگە ڕەمەزانە بەڕێوە بوو بەڵام قەیناکە وە بزانە تەراوێعەکەن تا بەیانی ئەمەش عیبادەتە کاک پەیمان ئەمەش عیبادەتە کاکە ئەبوو بەکر با من بتگەڕێنمەوە سەر ئەو تحقیقاتەی کە جەنابەت حەزە دەکرد دانیشگایە بۆ چی بکات
بگەڕێمەوە سەر پرۆسەسە ملت سازی، دروستکردن ملت یا ستەیت. بزانە من بە جملەیەکی هیتلێر دەست پێ بکەم. هیتلێر قینی ئەهات لە زانست، ئەیوت زانست شتێکی جوولەکە یانەس، حەزی ئەکرد بە تەکنۆلۆژی، ئەیوت تەکنۆلۆژی شتێکی ئاڵمانیە و ئاریاییە. کە ئەیوت قینی تێ لە دانش، ئەیوت جوولەکە یاسا دروستکەرن، قانون دروستکەرن، دەوڵەت دروستکەرن و فرە خەتەرناکن. و ئێمە لە جەهانێکە کە بریتانیا و سیستەمە ئەنگلە سەکسۆن حکوومەت ئەکا، ناتوانین هیچ وەخت بە قەبارەیە لیاقەتە خۆمان و بەرتەریە خۆمان دەرکەفین. هیتلەر ئەمانەی ئەزانی و قسەکانی دروست بوو، کارمەوە نییە کە شکستی خوارد، ئەمە بابێ مەسەرە ئەمە. بزانە ئاغاگیان، ئێوە ئشارەتان بە 3-4 نمونە کرد فرە مهم بوو. یەک، وتان ئێرە دەوڵەتە عێراقی بە 100 هەواپەیما ئیدا لە کرماشان و هەمەدان، بەڵام بۆ بە 2 هەواپەیما نەیەدا لە سەرکردایەتی یەکێتی و ئەو بمانەی لێبا کولەن تەختی کا لە بینی بووە. مثالێکی ترت هاوردۆ، وتت من خۆم ئاگادار بووم بەدەیان تەراکتۆر ڕیزیانە گەشتیان ئەورد بۆ سەرکردایەتی و سوالت کرد ئەرێ بۆ لێیان نادەن. تەنانەت بەناو ڕەبیە و مۆڵگەکانی بەعسی ڕۆشتین، بەناو جاش و ڕەبیەی عەسکەریا ڕۆشتین بۆ زانیاری. من خۆم ئەوەم کردو بە سواری تراکتۆرەوە خۆم. جەنابەت ئەمڕۆ وایتە پارلەمانە و بەشێک لە حکوومەت ئەناسی و ئەزانی حکوومەتکردن چۆنە. دروستە؟ خوێندنەوەی جیهانە ئەمڕۆ کاکە ئەبووبەکر بە ئیستە و 50 ساڵە پێش نییە، بەڵکو تۆ ئیشێ ئاغازە تاریخێکە دەسی پێەکەی، دەسی بۆ بووی و بیخوێنی تۆ ئیشێ لە 400 ساڵە ڕابردوو 350 ساڵە ڕابردووە دەست پێ بکەی بە خوێندنەوەی تا بزانی لە سەرزەمینە ئێمە چه اتفاقێک کۆتکە. با من مەسالێ بەمە خزمەتتان. وەختی ئاڵمان ئێژێ جوولەکە یاسا دروست ئەکا و ئەمە زۆر خەتەرناکە، بتگەین من لەختێ. کاک ئەبووبەکر وتیان یەکێک لە خەلەبانەکان یا چەند خەلەبانێک کە شیمیایی هەڵەبجەیان دابوو لە هەڵەبجە هاتە سلێمانی و مامجەلال دەریکردن بۆ بریتانیا. ئەمە دروستە یانە؟ بەڵێ دروستە. ئۆکەی. کاک ئەبووبەکر با من نوکتەیەک بێژم. خەڵکی ئێمە لە باشترین حاڵەتا کە ئەڕواتە دانشگا و زانکۆ، ئاسایشی سلێمانی زانی ئەڵێسی قوربان، ئاسایشی سلێمانی دەڵێ ئەو خەلەبانە ڕای کردووە. بەڵێ کاک ئەبووبەکر، با من نوکتەکە ئازادکردن بوو. بەڵێ با من نوکتەیەک عەرزە برای خۆم بکەم. بزان کاک ئەسماعیل بەڵخەیی هاتە گراوەتی من چوومە دادگاهە سەدام، لەوێ وتم 3 خەلەبانم چاو پێکەوتگە و ڕەفێقەکان وتی بۆیە قسەیان بەلای تۆ کردگە بۆیە منی تر نمبینینەوە. خۆ بزانە مردمە ئێمە ڕواتە زانکۆ، بەڵام تۆ ئەوێنی لە هەموو ئەم بەشەی کە پێی ئێژن ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەک فیلسوف نایەتە دەرەوە. بۆ فیلسوفێ نایەتە دەرەوە کە ناتوانێت یەک دێڕەزافەکە. ئێوە لە ئیسلامات مەقولەیەکتان هەست بە ناوی ئیجتیهاد، یعنی تۆ یەک سری علوم ئەخوێنی لێودا بەو قودرەتە ئەگەی کە ئیجتیهاد دەکەی. ئێمە هیچ وەخت لەم علومە ئینسانیە بە ئیجتیهاد ناگەین، لە باشترین حاڵەتا ئێشێ فەکت لە خەڵکی بێرینەوە. با من نوکتەیەک ئەرزکەمە خزمەتت، ئەویش ئەوەسە نەک ئەو خەلەبانانەی کە جەلال تاڵەبانی بەریدان، ئەوانەیشی کاک ئیسماعیل بەڵخەیی وتی لە هیچ کوێیەکی دنیا نەئەگیرین نەمحاکمەکرێن. بۆ یەک نمونەیە تاریخی بێرە یەک خەلەبانیان بردووە محاکمەیان کردوێت، یەک نمونە بێرە خەلەبانەکان وا بۆمبە ئەتۆمەکانیان بەسەر هیرۆشیما و ناکازاکی دابێت گردی بێتیان و محاکمەیان کردبن. بۆ نایکەن؟ سوال بۆ؟ ئەگەر ئێمە فیلسوفمان بواە ئەوانەی وا تەرەفدارە ئاشتین و قینیان لە شەڕتێت و ئەمانە حەدە ئەقل لەم زەمینەوە ورودیانە کرد. کاکجیان ئەگەر یەک خەلەبان بگرن و محاکمەی بکەن هیچ کەسی تریتر ناوێتەوە خەلەبان لە دنیا. با مثالێکت بۆ بێرم.
چەند ساڵە پێش حدود 10 ساڵە پێش لە مەدانە کاجە تارانە کابرایە بە چەقۆ دای لەسکە کاورایەکی تر بەڕاسەری و وێسیا و نەعرەتەی ئەکرد کە زاتی نەو نزیکی بێتەوە. دوو پۆلیسی نیروی ئینتزامی ئێرانی شوێسیا بوون، زاتیان نەبوو، ئەسڵحەیشیان بوو کابرا چەککەن، چەقۆیەکی بێبوو کابرا مرد، ئەوەی وە چەقۆقی خواردبوو هەر لەوێ مرد، نیم سەعاتی گیانی دا و مرد کاگەر فریای خستەخانە بکەوتایە و کابرایان چەک کردایە کابرا نەئەمرد. پۆلیسەکانیان گرت، نیروی ئینتزامی جوابی داوە قەوانینە نیروی ئینتزامی دەسوپاگیرە و پۆلیسەکانە ئێمە ترسیاگەن ئەگەر تەقە بکەن لەم کاورا بە جۆرمە قەتڵ محاکمە بکرین. ئۆکێ، تۆ خەلەبانێک بگریت بە جۆرمە ئەوەی کە بۆمبی شیمیایی داخست کە محاکمەی بکەی، هیچ کەسێ لە دنیا ناوێت و خەلەبان بۆ چون کارە خەلەبانە شکاری جەنگەندە بۆم بە ئەفکەن کاری بۆم هاوێشتن و خەڵک کوشتنە، چه بە تیرباربی کەیسی بیتەقێنێ، چه بۆم بە ناپاڵم فڕەباتە خوارۆ، چه ئەنقودی، چه بۆم بە دایکە ئەمریکاییە 1000 تۆنی بۆمبە و خەڵکە کوژێت و قاتڵە. لذا هیچ ئەرتەشێ لە دنیا و هیچ دادگایە تا ئیستا هیچ خەلەبانێکی نەگرتگە نەمەحاکمەیەکە. بەڵێ ئەوە لە کاک پەیمان لە یاسایە دەڵێ بە زمانی عەرەبی ئەڵێ العقوبە زەجر لصاحبه وردع لغيره، ئەڵێ سزا کەمێکردنی بکەرەکەیە ئەوەی کە بە ئیشەکە هەڵساوە بە تاوانەکە و لەولاوە ترساندنی غەیری ئەویشە بۆی ئەو تاوانە ئەنجام نەدا، بۆیە سزا موهیمە. یعنی ئەو کەسەی کە کارە نایاسایەکەی کردو تۆ سزای دەدەی تەمەی دەکەی و خەڵکی تریش چاوترسێن دەکەی لە کوردەواریە دەڵێ بۆ ئەوەی بسڵەمێتەوە ئەویش کاری لەو جۆرە نەکات. بزانن کاک ئەبووبەکر وەختی تێن ئێژن خەلەبانەکانی شیمیایی هەڵەبجە دەرکریا، جەلالە تاڵەبانی متهم ئەوێ بەوەی کە ئەم خەلەبانەی نەگرت بیداتۆ دەسۆ. ئەزانی چی لەسەر جەلالە تاڵەبانی لا ئەچێت؟ ئەوەڵەن ئەم شتەی کە ئێمە وتمان لە هیچ کوێی دنیا تکرار نابێت و خەڵکی ئێمە بە ئشتبا ئەڵێ ئەو خەلەبانەیان بۆ فڵان پێ نەکرد، لە هیچ کوێی دنیا محاکمە ناکری و ئەمریکایش هیچ خەلەبانێ محاکمە ناکە. دەی بۆ ئەمە فێرە خەڵکە ئێمەکەن لەبەر خاتری کەس نێژێ. مام جەلالە تاڵەبانی خۆی بۆیە دروست کریا، بۆیە ساپۆرت کریا، یەکێتی نیشتمانی بۆیە دروست بوو کورد کاولکە، کورد نابودکە، تا دەوڵەتە عێراقی، تا دەوڵەتە ئێرانی، تا دەوڵەتە تورکی و تا دەوڵەتە سووری مەعنا پێیاکە. بزانە کاکە گیان من کۆتا خزمەتە بێژم، یەک کەس بە ناوی کارل مارکس مانیفێستێکی نووساگە بە ناوی مانیفێستی حیزبی کۆمۆنیست. کارل مارکس لە ابتدای مانیفێستی حیزبی کۆمۆنیستە تەقدیرێکی گەورە ئەکا لە مۆدەرنیتە و ئێژێ مۆدەرنیتە گەورەترین حرەکەتە بەشەریەت بوو لە توول تاریخا، کارێکە کردی ئەحرام مسر سەهلە، هیچ کام لە گەورەترین کارانە بەشەریەت ناگا بەپای. بۆ توانی ملیۆنها ملیۆن ئینسان لە بن مغارەکان و لە ئەشکەوتەکان و لە جەنگەڵەکان و هەڵبێرێت و مۆبالایزیان بکا و جەمیان بکا و جەمعیەت پاڵ پێوە بنێت تا شار دروستکە. مارکس ئەم تەقدیرەکە جایسە بابێنە سەر ئەمە. دوو اتفاق لە سەرزەمینە ئێمە ئەکەفێت. لەبیرت تێوتم هیتلێر وتی جوولەکە دەوڵەت دروست ئەکا یا سادانێ ستەیت دروست ئەکا. ستەیتە بێمەردمێ کە تۆ هۆڤیەی پێبەی و لە ژێرە قانونە تۆ و مؤسساتت وابێ معنای نییە. سەرزەمینە ئێمە ئاغەیان لە 300 ساڵە ڕابردووە و قەرارە بکرێتە ئستەیت بە 4 هۆڤیەتە ئێرانی، عێراقی، سووری و تورکی. دوو بزانە بامە مثالە بێنمە خزمەتە کاکە ئەبووبەکر. کاکە ئەبووبەکر جەنابە ئینسانە موسڵمانێکی تا ئیستە لە خۆت پرسیگە ئەگەر عەرەب 1400 ساڵە پێش بە شمشێرەکەی سەعد بن ئەبی وەقاس و عەلی بن ئەبی تاالب و خالد بن وەلید و ئەوانە دنیایان فەتح کرد، بۆ ناگەهان دوای 400 ساڵ دەنگ قەت بوو. ئومیدوارم کە کاک ئەبووبەکر بتوانێت تەشریف بێرێتەوە بۆ خاترەوەی دەنگی من ئیستە کەس بووگەوە من ناتوانم بەردەوام بم. کاک ئەبووبەکر ئومیدوارم کە ئێوە حداقل
تەشریف بێرن و کاک پەیمان ئێستا باشن ئێستا باش ببەخشە من نەبیست ببوورە دەنگ پسڕا پەیوەندیە کات ببوورە ناخایشەکەم با من ئەمە کۆتا خڕێوکەمەوە بگەم بە جێگەیەک باست جعلەکەم کە چۆنی ئەخونجنن ناگەهان ئەم عەرەبە بەم سەروەریانە ئۆمەویە و سەروەریانە عەباسیانە لەبەی نەچێت عەرەب لەبەی نەچێ عەرەبی کە بما بەقی ئەیوت مەوالی و بە عەرەببوون خۆی و ئەشرافیەتە خۆی افتخاریە کرد ناگەهان ئەم ئیمپراتوریەتە عەزیمە ئیسلامیە لەبەین ئەچێت و ئەکەوێتە دەسە دوو نەفەر دوو دانە بنە جوولەکە بەناوە عوسمان بابا تورک شاه ئیسماعیلە سەفەوی شاه ئیسماعیل سەفەوی دەوڵەتە ئێرانیە شیعەس و تورکی دیوانە شعری هەست سولتان سەلیمە عوسمانی و زوانە فارسی دیوانە شعری هەست توجه بکە عوسمان بابا مؤسسە عوسمانی لەقەب بابایی هەست و لەقەب بابایی جزء شیعی غوڵات و ئەهل حەقیقەتە یا ئەهل حەقان پەلەمەکە لەشکەرەکەیشی یەنیچێریە خب ئێستا فکرەکەی جوولەکە چۆن جواوە تاریخی ئەمەدات و بۆ عەرەب ئەچێتە بیاوانەکان و ئیتر نامێنێ و ناگەهان ئەم عەرەبە کە نامێنێ سەردەر تێرێ لە مەراکش و تونس و ئەلجەزایر و مسر و تەواو بڕیاوە بۆ ئەو ئێژە سێ دەلیلی هەست دەلیلە ئەووەڵ ئالەگرا تۆ ئەزانی چەنگیزخانە مۆغولت بۆ جەعل بۆکەن بۆتی جەعلەکەن دەلیل دووەم شەڕە گوستەردەیە سەلیبی ئەمیشە بۆ جەعلەکەن ئەو ئێژێت سێچت عەرەبی لەبەین برد یەک حەملەیە چەنگیزخانە مۆغول 30 ملیۆن نەفەری کوشت پشکە گەورە کەوتە بەرە عەرەب حەملەیە دووەم جەنگە سەلیبی 7 ملیۆنی کوشت پشکە گەورەی کەوتە بەرە عەرەب حەملەیە سەوەم ئەپیدمی وەبا دای لە عەرەب وەبا دای لە عەرەب هەرچی پیریان و کوشتی هەرچی گەنجیان و کوشتی نەسڵێک نەما کە گەنجینەیە هەزاران ساڵەی تەمەدون تربیەتکە ئەمە یەک نەسڵێکی تر نەما زاوزێ بکە لذا عەرەب ئیمپراتوریەتە خۆی لە دەستدا چون بوون و دزت دەریایی لەکوێ لە شمالە ئەفریقا با بزانی چۆنی ئەخونجنن خونجاندیان بۆ خۆیان سێ جەعلە گەورەیان دروست کرد تا بێن چی دروستکەن ئەو ئیمپراتوریەتەی کە بە شمشێر دروستیان کردن بۆ گەرەکمە بگەین مەدران کاک ئەبوبەکر دەوڵەت سازی ئاسان نییە دەوڵەت بە چی مەعنا پەیاکە دەوڵەت سێ چمکی ئینتزاعیە یەک بروکراسی دوو بازار سێ دەوڵەت بە موسسات و نەهادەکانیوە دەی ئەمە چۆن مەعنا پەیاکە بە ئەوەی کە مردمانێک لەم سەرزەمینە مەوجود بن تا تۆ شناسنامەیان پێ بدەی تەوەلود و باتڵی کەیت و بە مەرگ یعنی سەرشمێریە جەمعیەتەکەی من چۆن بوومۆ ئێرانی تۆ چۆن بووی تۆ عێراقی ئێمە وە کەژوکێوەکانە ئەو کوردستان و جنابەت لە دۆڵە جافایەتی و بەندە لە منتەقەیە سازان و مەڕەخێڵ و ئەوانە تویان لێمان کرد لە 100 ساڵە ڕابردووە هەر کارمان بە دەردێ کێشایەنە خوارەوە من چوومە کرماشان جناب و چوویتە سلێمانی باوکە من لەوێ وتیان ئەگرا شارە کرماشانە بێ تۆ ئێرانیت بێ شناسنامە بگرە شناسنامەی گرت و من بوومە ئێرانی من پەیمانە حەیدەریم جنابەت کاکە ئەبوبەکر بە ناوەسیانیەکەیت خب تۆ بووی تۆ عێراقی من بوومە ئێرانی ئیستا مردمە ئێمە سەبکە ژیانە خۆی هەست بە شێوەی ژیانە خۆی و شارستانیەت و تەمەدونە خۆی ژیانەکە ئەم مردمە بەشێکی فرەی ناوێتە فەرمان بوردارە حکوومەتە مەرکەزی بۆیە تۆ لە زمانە ڕزاخانە حەملەت بە عەشایر هەست حملە ئەکاوە تحتە ناوە بەرنامەیە تەختە قاپوو هەرچی عەشایر کۆچەریە نیشتە جێیانەکات بە چەکە مۆدەڕن بە ئەسلحەیە مۆدەڕن بە تانک و تۆپ بە هەواپەیما سەرانە عەشایر ئەکوتێت خانەکان ئەکوتێت و نیشتە جێیانەکە من مەرحەلەیەکیسی لە ئێران و خەریکم وت بەحسەکەم ها لەم کۆرپۆرەیشنە ئێرانی ئەمە کۆرپۆرەیشن قسیمە ئەرازیە خب با بێنە سەر جوغرافیای ئێمە جوغرافیای ئێمە جوغرافیایەکی کەم ئاوە ئاغەیان زەوی ئێمە کێشەی ئەمەسە یەک سەرچاوە ئاوی هەست
تۆ حساوکە لە لادەیەکە 200 هکتار زمینی تیاوێ وەختی بێ ئەمە دابش بکەیت تا زمانێ وا لە دەستی ئاغایەکە و ئەیدات و ڕعیەتەکان کاری لەسەر بکەن ڕعیەتەکی سەرڤن تا فەرقەکەها من تێبەسەری اتفاقێک ئەکەوێت لە تەقسیمە ئەرازیە ئەوێنی ئاوەکە ئەکەوێتە بەرە 30 هکتار لە زمینەکە 170 بێ ئاوەکەوێ وەلێ جاران هەنی یەک ئەرباب بوو تەواوە زەویەکە ئاوی بەسەر و تۆزیع کرد ئیستە جەنابەت ئاوەکەوا لە زمینی جەناب و 3 نەفەری ترا بە کەسی نادەن لذا 170 هکتار لە زمینەکان لەم یەزرع بوون وەڕعایایە کە زمینیان داپیان نەیانتوانی کەشاوەرزی بکەن کۆچیان کرد هاتنە شارەکان پاوە دروست بوو کرماشان دروست بوو جوان ڕۆ دروست بوو ڕوان سەر دروست بوو تەوەجۆکەی ئەمە بەرە خەریکن حکوومەت سازی ئەکەن حکوومەت سازی لە کنارە ئەمە تۆ جریانی ترگەرەکە ساختارق جامعە بشکێنێ ئەمیانە کێ تۆ لەو لاوە دەوڵەتت هەست بە مؤسساتی لەم لاوە ئیشەی جریانێک بە ئیستلاح بە ناوی جریانە مردمی بۆ ڕستاخیزی هەڵسێتەوە ئەمە چییە جریانت چەپە کوڕە فەقیر و هەژار تەوەجۆت کردگە بەم شعارە فەقیر و هەژار دێ ئەم فەقیر و هەژارانە جریانە چەپ گەرەکیانە چی بکەن تەکە تەمامە سنەتە جامعە و ساختە جامعە دەرەکەفن ژێرە ناوە قیامە مردم ئەو بەشەی کە باوان تەکمیل ناکرێ بەمان تەکمیلەکرێ شەڕە گریلایی پاڵپەیوەنیانە مردم بۆ بەجێهێشتنە سەبکە ژیانە کۆنە خۆیان و دەرکردنیان و لە حاڵەتە تعلیق دەرهاوردنیان تەمامە ئەحزاب دروست ئەکرێن بۆیە حیچ کام لەمانە یەک مەفهوم یەک دێڕنایەژن کورد کێس حیچ کام ئەکسەرەنیان بە ئیلتیجای چەپۆتێنە دەر هەر لە جەماعەتە بارزانیوە تا جەماعەتە ئەحزابە حیزب دموکرات و قازی محەمە و ئەمانە خب دوو اتفاقەکە فێ لەسەر و دەوڵەت خەریکە جەمعیەت سازی و شارسازیەکە لە ژێر و پاڵیان پێوەنێن تحتە ناوە ئینقلابە مردم با من نمونەیەکی ئەمتە پێ بێژم ئێمە معتەقدین لە 300 ساڵە ڕابردووە حملەکەنە کوردەوار بە دوو چێت حملەکەنە کوردەوار تەکایە بە دین تەکایە ئێمە لە ڕێگەی تەکایاوە مسلمانەکرین یەهودی مسلمانمانەکە کلیسای کاتۆلیک مسلمانمانەکە دوو لە ڕێگەی دەولە وە پاشاکانەوە ئێمە معتەقدین عمر دەوڵەت عوسمانی و قاجاریە ناگاتە 250 ساڵ ناگاتە 250 ساڵ وە کێ دروستیانەکە بریتانیا دەستگاهە کلیساوە کلیسە دروستیانەکە خب تۆ سەرزەمینێکی بێقەوارە لە مردمێکی ئەکسەرەن کۆچەریە بە ناوی کوردەوارت هەست لە کنارەکانە مەدیتەرانەوە تا ئەمانەوە لە 300 ساڵە ڕابردوو ئەوەڵەن تۆ جەمعیەتە پەراکەندە کە گشتیان شەڕە گریلاییە قەبایلی ئەکەن ناتوانی بیخەی ناتوانی بە ئەسڵحە ناتوانی بیگری ناتوانی بەچی ئەتوانی بگری بەوەی کە سەری بۆ بسازی و لە ژێرە متونێکا جەمیکەی کاک ئەبوو بەکر جەنابەت ئەزانیت کە تەمامە ئەم فەرەقە کە من ئیسە ناویان ئەوەم لە تێ 300 ساڵ ڕابردوو لە کوردەوارە سەریان هەڵداگە تەکیە عودویە کە شێخ عودەیە و تەکیە ئیزەدیەکانێک ئێمڕۆ هەن تەکیە حەیدەریە تەکیە نەقشبەندیە تەکیە قادریە تەکیە سوهرەوەردیە نعمەتوڵڵاییە تەکیە ئاتەشبەگیە تەمامە ئەمانە تەکایای مختلفن وا لە سەرزەمینی کوردەوارە دروست ئەکرێن شیوختێن بۆ جەنابە جالبە کە ئەم شیوخە بعدەن تێنە سەریانەوە ئەم شیوخە ئەوەڵین کارێکە ئەکەن نەزم ئەدەن و نەزمە قدیمە سەرزەمینی کوردەوار لە بینەوەن بزانە مام کاکە ئەبوو بەکر هەر دینێکە ورو دەکا بە هەر سەرزەمینی بە دوو چێت ورو دەکا یەک بە مەراسم و مەناسک دوو بە شەریعەت دینە ئیسلام نە بە مەراسم و مەراسک هات کەسە ناوی ئێمە نە بە شەریعەت بۆ چون تەکایا کە هاتن زانیان چارە کورد ناکەن و تەمەدن و کوردی ناکەن کورد ناموسی هەست یعنی قوانین هەزاران ساڵە بیاوبەسی هەست ساختارە ئیجتماعی هەست مەراسم و مەناسکی هەست لذا ئیسلام ناتوانن وابێرن چۆن هاوردیان تماشاکە مرتبەتە عرفانی ئێژێت معرفەت شریعەت نه شریعەت معرفەت تەریقەت و حەقیقەت بزانە ئیسلام بە تەریقەت و حەقیقەت هات کەسە ناوەیەمە بە تەریقەت و حەقیقەت بۆ هاوریاگە دین کۆڵەکەیە سوڵتەیە سیاسیە کە تۆ دایانی جامعەیەک بدونە یەک خانەش ناتوانی بینی خۆ بەچی ئەیگری بە دین
مەولانا خالد نەقشبەندی کارمەند کۆمپانیە هەند شەرقیە هەڵی ئەگرن ئەیوەن لە هندوستانە فۆرمی پێ ئەدەن نەقشبەندی بازی بێرێ لە منتەقەی ئێمە بڵاوی پێ بدات ئەیوەنە هندوستان ئەمە داستانە ئەوڵە هاوکات لەگەڵ ئەمە یەکسری شار دروستەکەن مرکزە تەجەموع جەمعیەتی بۆ جەنابەت حەیرەت ئەەکەی سلێمانی 200 ساڵە دروستکریاگە سنە 200 ساڵە دروستکریاگە کرماشان 200 ساڵە دروستکریاگە تەمامی ئەم شارانە عمریان ناگاتە 300 ساڵ بە ئەسفەهان و بە حەمەدان و ناگاتە 300 ساڵ فکرەکەی ئەکسەریەتی جەمعیەتی ئەم شارانە کێن جوولەکە جەناب حەیرەت ناکەی لە سلێمانی مەحەلەی جوولەکەت هەست لە حەمەدان هەسێ لە کرماشان هەسێ لە سنە هەسێ لە ئەسفەهان هەسێ لە تاران تۆ حەیرەت ناکەی کێ مرکزە ئەوەڵیە تەجەموع دروستەکە جوولەکە وەلێ بە فەرمانە کێ بە فەرمانە دەوڵەکان ناگەهان تارانێ دروست ئەکەن ئەستەمبوڵێ دروست ئەکەن بعد یەک عیدە تێرن لە مردمانە ئێمە تەیاریانەکەن پوڵیان پێ ئەدەن بڕۆن شار بسازن و ئەمانە ناو ئەنێن دەولە لە بەشە قاجار ناویان ئەنێن دەولە لە بەشە عوسمانی ناویان ئەنێن پاشا ناگەهان ئیبراهیم پاشای سەر و کەلەی پایاوێ سلێمانی دانێ کەس ناپرسێنێ کاکە تۆ لەکوێ هاتی تۆ پاشای کوێی تۆ ئەم پورتە بۆ هاورگەم جێگە بۆ ئاوانەکەی تۆ خۆ لەگرا شارسازی دەست پێەکە و فەرهەنگە قەدیمی کوردەوار لە بین ئەوەن بەرە بۆم شارسازیە واردە دەورانە جەدید ئەوی مۆدێڕن دەورانە مۆدەرنە جەدید پرۆسەسە جەمعیەتە پەراکەندە ئێشێ تەکمیل بکەی لذا ئێستا با بڕێن سەر ئەوەی کە کێ ئەنفادی کرد دەوڵەتە عێراق نە سەدام حوسێن نە بەعەس دەوڵەتە عێراق کردی ئێشی عێراق لە دایک بوێت ئەم عێراق ئێشی شکل بگرێت دەوڵەتە ملیە عێراق ئێشی شکل بگرێت دکتۆر کەریمە سەنجابی لە تاریخ شەفاهیەکە مصاحبەیەکی کردێتەکە حەبیب الله لاجەوەردی لە یوتیوبە موجودە دکتۆر کەریمە سەنجابی ئەتوانی بڕۆی گوێی بدەی ئەگەر فارسی ئەزانی دکتۆر کەریمە سەنجابی ئێژێ ئێڵە سەنجاوی منتەقەی قشلاقی وا لە لای بەغا تۆجۆکەی تۆ نە عەرەبێکەس نە جەمعیەتێکی عەرەبە لەم سەرزەمینە ئێمە هەست تا 100 ساڵە پێش نێست بەوسولەتە یەک کەمێ لەو جنوبە هەست بەرە تۆ بخاتریەوەی هویەتە عێراقی شکل بدەی ئێشێ قەبارەی دەوڵەت وە میلەت دروستکەی ملەتە عێراقی خۆ سوال ئەمەسە لەم پرۆسە تۆ احتیاجە بە کێ هەست پرۆسەیە کە تۆ لەسەر و بەناوی دەوڵەتی لە ژێر و ئێشێ حیزب سازی بکەی بە دوو دلیلە ئەوڵ مردم تحتە ناوە قارەمانیەتی خودی هەمان نیەت جێبەجێەکە کە دەوڵەت گەرە کەسی وە ناتوانێ مستەقیم بیکە ئەمە مەسئلەی ئەو وەرسی بۆیە تۆ ئەوێنی شتێ بە ناوی کوردایەتی نە تئۆریزە ئەکرێ نە بەحسەکرێ نە کەسێ لەسەری ئەچێت بۆیە تو جەنابەت ئەزانی هیچ حیزبێک لە سەرزەمینە ئێمە لە ئیرادەی خۆی و نەهات کەسە دەرەوە یعنی لە ئیرادەی کۆمەلگا و مشتومڕ و سیمڕ و بە ساپۆرت و کۆمەلگا نهات کەسە دەرەوە ناگەهان 4 نەفەر ئێلامیان کردگە ئێمە حیزبێکین ئەسڵحە و چەک و پوڵ و زەمین و تەمامی ئەم ساپۆرتانات کە گەی گەسە دەستیان کێ پێتەدا بۆ پێتەدا بۆ تۆ بە دەردەخۆی بۆ سەدام حوسێن تۆ لە بین ناوات بۆ حەسەن ئەلبەکر تۆ لە بین ناوات بۆ عەبدولکەریم قاسم تۆ لە بین ناوات بۆ ئێوە لە بین ناچن بۆ دەوڵەتە شاهنشاهیە ئێران حمایەتتان ئەکا بۆ ساواک ئێوە تربیەت ئەکا بۆ دەوڵەتە ئێرانی ئمڕۆ کۆمەڵ و دموکرات لە کۆیە ولا زەرگوێز ئەهێڵێتەوە ولا مجاهدین خەڵق لە بەغا تحمل ناکا بۆ خاتری ئەوەی کە ئەمانە هاوکاریان لە کنارە ئەمە کاک ئەبوو بەکر داستانێکی تر ئەمەسە داستانەکە ئەمەسە کە تۆ دەرئەسەرە ئەم بەرنامە واوە دەستۆ ئەگەر خۆت ئالتەرناتیڤی بۆ مردمەکە دانەنی لە تەیە فشارێکا کە بۆ مردمەکە تێریتی ئالتەرناتیڤە واقعی دروست ئەوێت ئۆکەی پس تۆ تا مادامێ کۆمەڵە و دموکراتە دروست کردگە مردم و کورد انقلاب ناکە دەرەچێتە ناوی کۆمەڵ و دموکرات لێ ئەدەن ئەیکوژن بزانە من لە دیبەیتەکانە هەڵەبجاوە دادگای هەڵەبجە تاریخێکم لە شەڕ گریلایی وت جەنابەت بۆ جالبە ئەمانە دەم لە عیلم و ساینس و دنیای ئەولەمە ئەدەن بەرعەکسی تەمامی خوێندنەوەکانە سیاسی و عیلمی وە تەجروبی ڕەفتار ئەکەن و هەنووز ماگنەوە بەرعەکسی ڕەفتارەکەن بۆ شەڕ گریلایی جەدید سێ چێشەی دەرنەزەر بگری پۆلیتیک پرۆپاگاندا public opinion یعنی تۆ عملیاتە نظامی ئەەکەی یەک هەدەف سیاسیت هەست
دوو بەشە تەبلیغاتی و پرۆپاگاندا ئەکا و سێ ئەمەلیاتە نظامێتەوە ئیشێ لەبەرەیە گۆڕینە ڕای گشتیا و بیخاتە پشتە تۆ تا تۆ قدرەتمەند بووی تۆ احتیاجە بە هێزە پارتیزان نییە تۆ احتیاجە هەست کە لە وجودە هەر ئینسانێکە کە تۆ ئیدعاکەی بووی تۆ پارتیزانی تۆ حکوومەت بکەی لە ناوە وجودیا و تۆ خۆشەویستی وەلایوە ئەمانە حەج کام لەمانە ناکەن وەلێ ماگنۆ جالبە خب بۆ ئەمانە ماگنۆ سوال ئیستا ئێمە زانیمان من ئەلبەتە نەمگەرەک بوو جنابەت فرە شەکەت بکەم چون ئەمەی کە من وتم ئێشێ من لە 1800 ساعاتا وتمە کۆرنۆمەتری تیتروار قرتان دەمگایان بەگرا خب ئیستا با بێنە سەرە ئەمە کاکە تەمامە لادیەکانە کوردستان نەبین چووگە لە ئەنفالە با من نمونەیەکی ترە پێ بم لە خۆت سوال ناکەی لە ساڵی 92 تا ساڵی 98 12,000 لادێ لە کوردستانی داگیرکرا و بندستە کۆرپۆریشنە جوولەکەی خەزەریە تورکیە لە بین چوو بە هاوکاری کێ پەکەکە 12,000 لادێ ئەمە ئەزانی یعنیشی با من نوکتەیەک ئەسکەمە خدمەتە جنابە تۆ کەرکووک دەرنەزەر بگرە بە تەمامە ئیلتیجای 10 کیلومتری 5 کیلومتری کەرکووک تۆ لادێ کوردی ئەوێنیت کە خەڵکەکەی خودکەفاس لە بەرەی اقتصادی و خۆی بەڕووبوومی هەز مەحسوڵاتی هە زەوی کشاوەرزی هەز هەرچی شتاسی تۆ یەک کارەکەی تەواوە ئەم سەرزەمینە لە ساحێبانە خۆی ئەسێنی تۆ بزانە مسالە بۆ لێدەم ئەو سا مڵکوماڵ چۆن بوو با من مسالە بۆ بم باوای من 10 کەژە بنیشتی بوو 15 دانە ئاڵفجەڕی بوو یعنی ئەلەفزار ئاڵفجەڕ تەمامی ئەمانە ئمڕۆ لەلایەن دەوڵەتە ئێران و کریاگە بە مەراتع ملی مڵکە مشاع ملی و لە مالکیەتە خانەوادە ئێمە دەرهاتگە خۆ مەسەڵەن ئەمڕۆ کاورای ئەنفالیە ژێوز ئەوە دەوڵەت بۆ عەرزەیەکەم پێ نادا مە دەوڵەت چکارەز مەر دەوڵەت حاکمە ساحێ و مالکە تەمامە زەمینەکانم سەرزەمینە سەر لەکوێ تێرێتی وە تۆ عەرزەیەکەدا ئیلا ئەوەی کە تۆی لە مالکیەت خستگە خب ئەوەی کارێکە ئێکات سەرزەمینێکی وەسیعی جوغرافیایی تێرێتە ژێرە مالکیەتە دەوڵەت و مالکیەتە خصوصی ئەکوژێ لە بینیەوە دوو جەمعیەتەکە فڕە ئەداتە ناوە شار پس قوارەی کوردستان ئەگۆڕێ تەنگەوە ئەوێتەوە خرتەوە ئەوێتەوە هەر بچووکەوێتەوە قرچەوە ئەوێتەوە چون لادیەکانی نەماگە پراکەندگی جەمعیەت نەماگە دکتۆر کەریمە سەنجابی هێژێ قشڵاخە ئێمە لای بەغا بوو وەلێ ئەمڕۆ تۆ ناتوانی بێ ئیدعای شەهرێ بە ناوە کەرکووکەکەی پس تۆ جوغرافیای پێپاکەکەی تۆ مالکیەت لە کورد ئەسێنیت بێدەسەڵاتی ئەەکەی لە ناوە شارەکانە تا سەرسپڕدێت و بێ و بێ قدرەت بێ ئەم کارە بە بەهانەیەکی ئەەکەی ئۆکەی بە بەهانەی یەکێتی نیشتمانی باشە یەکێتی نیشتمانی خۆ نەپەنەمیاو لە جافایەتی و حتا گەرمیان لە گەرمیان و حتا بادینان لەوێ حزوری بوێ بۆ یەکێتی مخالفەتی نەکرد سوال بۆ یەکێتی پارتی حەسەک بەرەی کوردستانی وەختێک ئەزانم پرۆسەی ئەنفال واوە ڕێگەوە جافایەتیان چاو پێکەوتکە قەرەداغیان چاو پێکەوتکە بۆ ناڕۆن تەواوە لادیەکانە کوردەوار بۆ قیامە سەراسەری ئامادەکەن و پێیان بێژن مەرگ و شەڕیمان و نەمانە یا دقیقەن بۆ نایکەن دێخۆ ئەمە ئیتر ئاخری مەرحەلە بوو بۆ نایکەن بیرت نەچێ کاک پەیمان بەرەی کوردستانی کەی دروست بووە ساڵی 1970 کە تەواو پرۆسەکانی ئەنفال یەکلایی بۆتەوە ئەم هێزە کوردستانیانە لەسەر سنوورن هیچ خاچی کوردستانی عێراقیان بەدەست نەماوەتەوە ئەنجا ئەوان بەری کوردستانیان پێکهێناوە واتە بەرەی کوردستانی خۆ پێش پرۆسی ئەنفال پێک نەهاتوە تەنها لە ساڵی 1970 لە هاوینی 1970 ئاشبوونەوەیەکی نیشتیمانی بوو کە مامجەلال ئەو کاتە مبادرەی کرد دەست پێش خەری کرد حیزبەکان ئاشبوونەوە بۆیە هەندێک لە هێز و مەفرەزەی ئەو لایەنانەی پارتی دیموکراتی کوردستان و حزب و شیوعی و پارتیگەل هاتنەوە سنوورەکانی یەکێتی نیشتیمانی و هەندێک لە مەفرەزە و مەڵبەندی یەکێتی و مەسەڵەن شەید ئازاد هەورانی تۆ مەنتیقەی بادینان بیرت نەچێ بەرەی کوردستانی لە ساڵی 1970 پێک هاتووە کە ئەوان هێزەکان لەسەر سنوورن و یەک گوند و لادەی کوردستان
بێجگە لە شوێنێ و زەڵێ بەدەست هێزە کوردیەکانەوە نەماوەتەوە. ئەلبەتە بەرەی کوردستانی قەرارگای ڕەمەزان داینە لە کاتە هەڵب بەڵێ قەرارگای ڕەمەزان دانیە کاگە من خۆم قەنەعەتێکم بۆ دروست بووە مانی ماوەی ساڵێکە پێم وایە ئەڵێم حتا نووسی بووشم لە وتارێکی فەیسبووکانی کە بڵێم ئێران دەوڵەتانی داگیرکەری ئێران و عێراق و سووریا و تورکیا بێخەم بن ئەرخەیان بن حیزبە کوردستانیەکان ئەرک و پەیامی ئێوە جێبەجێەکەن یعنی کورد ئەوانەی لەم پارچە نائومێد بووە بێهیوا بووە ئینتیما و هۆگری بۆ نەتەوە و نیشتیمان نەماوەتەوە سامانی ژێر زەوی و سەر زەوی خاچی کوردستان هەمووی فرۆشراوە هاوڵاتی کوردی بێکەرامەتەکرێت بڕۆ لەو ناوچە کوردستانیانی دەرەوەی ئیدارەی هەرێم لەسەر ئاوایەکی کوردستان شەقشەقێنی دنیات پێیەکەن بە 100 ساڵی تریش تازە کەرکووک ناگەڕێتەوە ژێر سەرخاچی کوردستان مەسەلەن لە ناو هەرێمی کوردستانە ئەوەی کە ئێران و تورکیا و سووریا و دەوڵەتی عێراق ئەیان کرد لەشکرکێشی و سەرفکردنی پارە و ئێستا ئەم دەسەڵاتدارانی کورد بەبێ ئەرک بە کەمترین زەحمەت هەموو ئەرکەکەی داگیرکەرانی کوردستانیان جێبەجێ کردووە ژینگەی کوردستانیان پیس کردووە کە شاوەرزی و کشت و کاڵ نەماوە پلانێکی درێژمەودان نەماوە مەسەلەن دۆستی دێرینی گەلی ئێمە دکتۆر ئیسماعیل بێشکچی لە یەکەمین کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان ئاڵە من زۆر خۆشحاڵم ئێوە حکوومەت و پەرلەمانتان هەیە نامەیە گەنێرێ بۆ مام جەلال و کاک مەسعود ئەڵێ من 19 جار لەسەر دۆستی کوردی دەستگیر کراوم زیندانی کراوم دۆستی ئێوەم ئەم قەوارەی کە هەتانە لە داهاتوە ئێران و تورکیا دژایەتیتان نەکەن دژایەتیتان لە ڕێگەی ئاوەکەن ئاوتان لێ ئەگرنەوە بۆیە من وەک دۆستێکی خۆتان لە هەر سێ چوار دێهات و گوندێکە ئاوی بارانە و کۆبکەنەوە سەردێ دروستکەن هەم بۆ کەشاوەرزی هەم سود لە ئاوەکەش ببینن ئێستا ئێمە کەشاوەرزیشمان نەماوە ئینتیمامان نەماوە خوێندن نەماوە زانست نەماوە جوانی نەماوە پەروەردە نەماوە باشە بۆ ئەم کوڕە کووردە ئەگەر زەمینەی بۆ بسازێنی بۆ کۆچەر بیرکات کە خەڵکی گوندێکی لای مەریوانە ئەبێتە زانایەکی گەورە لە بەریتانیا دکتۆر کەمال مەزهەر بە ڕەحمەت بێ دەیوت کورد ئەگەر هەر ئەو لاوانەی کورد زەمینیان بۆ بڕەخسێنی زەمینەی خوێندن و پشتیوانیان لێ بکەیت باوەڕکە ئەبن بە ئەو زاناگەورانەی کە ساڵانە خەڵاتی نۆبڵی ئاشتی وەرەگرن من خۆم کوڕە کوردێکی کوردم کابینەی پێشووی حکوومەت بۆ 5 وەزیرم بردووە ئەم کابینەش بۆ 4 وەزیر ئەمە 9 وەزیر کوڕە کوردێکی دەشتی مەرگەیە بە 7 ساڵی شوام بووە مینی پیاتەقیوەتەوە چاوێکی لە 100 لە دەستداوە چاوەکەی لە 120 ئیشەکە دەستێکی لە دەستداوە ئەم کوڕە بەم نوقسانیوە 50-60 پارچە بە لە شێوەیەتی 9 وەزیرم جێراوە کە بۆ جێراومە بردومە بۆ لای ئەم 9 وەزیرە لە 2 کابینەی حکوومەتە وتومە ئەم کوڕە لە هەر شوێنێکی دنیاە بێ لە ئەوروپا بێ پێڵێن داهێنەر مبدع پشتیوانی لێکەن بۆ چونکە ئەم کوڕە بەم نوقسانیەوە لە 120 چاوی ئیشەکان هەردوو چاوەکەی ئەم چاوانی 100 ئەمانی لە 120 خوێندنی سەرەتایی تاوا کردووە ناوەندی ئامادەی بەکەلەرز لە مێژوو ماستەر لە مێژوو ئێستاش تەلەبەی دکتۆرایە پێم وتون تکاتان لێکم خۆی کەم ئەندامە ژنەکەی کەم ئەندامە کرێی خانوو دەدا وتومە یان بەخۆبەخش لەم هەموو زانکۆ ئەهلیەی کە لە کوردستانە دروستان کردووە بەخۆبەخش دایمەزرێنن یاخود بەوانە بێش دایمەزرێنن یاخود وەرن لە دکتۆرا وەریگرن هیچ جوابێکیان نەداومەتەوانە لەبەرەوە ئەم دەسەڵاتەی کوردی باشوور بەڕاستی ئەوەی کە داگیرکەرانی کوردستان بە کوردیان نەکرد ئەمان کردیان من بۆ نمونەیە بە جەنابەت بڵێم یانی ئەم هەموو جاش و خۆفرۆشەی کورد ئەوانەی کە پێش قەرەوڵ و لەشکری بەعسە کەوتن لەو ناوچەی ئێمە بە گوریس گەلەجاشیان خستە خوارەوە بۆ هەندێک شوێنی عاسێ کە عسکەری عەرەب و عێراقی و بەعسی ڕێیان تێ نەدەکەوت بە گوریس چاوساغیان دەکردن
ئێستا خەڵک وای لایەتوە خەباتی پێشمەرگایەتیەکەش بە پیرۆز سیر نەکا بۆ چونکە جاشەکان ئێستا حرمەتیان زیاترە. کاکە بوبەکر من کەواتە ئەم دەسەڵاتە بە وەکالەت ئەجندای داگیرکەرانی کوردستانی بەکردەوە لەسەر ئەرزی واقع جێبەجێ کرد کە تۆ ئێستا بڕۆ گەنجی کورد من ئەو کوڕەی من ئەڵە شەرمەکەم کە کوردم ئەڵە خۆزگە کورد نەبوومایە لە کاتێکە ماڵەکەی من ڕسمی مامەڕشێکیایە لە کاتێکا سەری زمان و بنی زمانی من باسی کورد و کوردستانەکەم لە کاتێکە حەڤە ڕۆژ لە عەمرە بووم بەجلی کوردی و کڵاو جامانەوە چونکە پێم وابوو ئاڵا و پاساپۆرتی وڵاتی منە لە عەرەبستانی سعودی کە هاتوومەتەوە لە عەمرە باوەشم بە دەوەنەکانی سماقوڵیا کردووە تێر ماچم کردووە وتومە ئەو دوو شوێنە پیرۆزەی مەکە و مدینەی لێ دەرچێ حرەم و مزگەوتی مدینەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو عەرەبستانی سعودی بە قوربانی یەک دار بەڕووی کوردستان بێ یەک دەوەنی کوردستان بێت کەچی بۆ چونکە ئەم مناڵی من ئەم نەعەدالەتی ئەبینێ ئەم زوڵمە ئەبینێ سای دەوڵەتی کوردیان ئەم هەموو ستەمە ئەکرێت لە سای دەوڵەتی کوردیە هاوڵاتی کوردی لەسەر خۆپیشاندان لە زیندان تون دەکرێت ڕۆژنامەنووس لەسەر کەونێگە کوژرێ ڕۆژنامەنووس لەسەر مەلەفێکی گەندەڵی کە ئەی ڕژێنە دەکوژرێ هاوڵاتی کوردی لە کوردستانی باشوورە قیمەتی نەماوە نرخی نەماوە کۆمەڵی خەڵک مقدراتی مادی و معنەوی ئەمیلەتیان لە دەستا ئەهلیەتی ئەویان نییە کە بیان کەی بە کوێخای گوندێکیش بیان کەی بە مدیر ناحەیەکی 1000 ماڵی بەڵام ملیارەها دۆلاری ئەمیلەتیان کەوتۆتە ژێر دەست لەبەرەوە من بە عەمەلی بۆم دەرکەوتووە بەکردەوە ساڵێکیشە ئەو احساسم بۆ دروست بووە کە ئەڵێ بڵێم دەوڵەتانی داگیرکەری کوردستان لە هەر چوار پارچەی کوردستانی دڵی گەورە هیچ خۆتان عەزێت مەدەن ئەوەی دەسەڵاتدارانی کوردی باشوور کردی بەڕاستی ملەتیان کاکە ئەبوبەکر ببەخشە با من نوکتەیەک تەکمیل کەم لەگرا بۆ ئێمە خەریکین لەسەر فەرمایشاتە جنابەت وەکو ئینسانێک وایتە ناوی ساحەکە و مەیدانیەن هەم سەرنجداگە لە ئەنفال کراوان و هەم وایتە ناوی پارلەمان و هەم لە بەرەبەرەکانی حیزبی هەیت و هەم ئاگادارت لە کارەکان حکوومەتی هەست گەرەکم بتگەێنە سەر نوکتەیەک بزانە ئێمە مۆقتەقدین ئێمە ئومەتین و میلەت نیین یعنی چی یعنی لە هۆز و خێڵی جۆرا و جۆرین و هەر کاممان زوانی تایبەتی خۆمانمان هەست یەکێ جافە یەکێ موکریانیە یەکێ سۆرانە ئێستا عەرز دەکەم یەکێ گیلەکە یەکێ مازەنیە یەکێ بەلوچە ئەمانە گشتی ئومەت و کوردین چون کورد چمکێکی ئابستراکت و ئینتزاعیە و من شەرحم کردگە ئەومە شەرح کردگە جا با بینە سەر ئەمەیکە ئێمە بە پرۆسەسە و بە خودعەیە دەستگاهە کلیسا و کنیسە ئەکرینە قەوم ئەوینۆ قەومە کورد جغرافیەکمان بۆ دیارەکەن کێ دیارەکە ئاغای فاسۆم میسیۆنەرە یەهودی ئەڵمانی ئەمریکایی کە تێتە مەهاباد جغرافیا بۆ ئێمە دەرتێرەوە پێژێ کوردستان هەر ئەوە کە گرامەرە زوان ئەنووسێت و ئێژێ زوانە کوردی بە زوانە منتەقی موکریان وەکو مەجەرسن جا ئەمە بگرم تا بێمە سەر نوکتەیە هەر ئەم کوردستانە کە ئێشی حەیرەت بکەی بۆ لە هەر بەشێکی ئەم کۆرپۆرێشنە تیکەی کوردستانیان دانیاگە لەبەر ئەوەی ئەم کوردە بێتۆ دیگەریە ئەو کۆرپۆرێشنە پەلەمەکەن هەر ئەم چوار پارچە کوردستانە قەومێش کە دروستیان کردگە یەک اتفاقیتیا کردێت بزانە کاکە ئەبوبەکر جناب ئینسانێکی تێگەیی دنیا دیدەی ئەزانیت ئینسان خوویەکی هەست لە کاسبیە فرە کەسێک ئەمە ئەزانیت ئەو خووە چییە؟ خووی ئینسان مەعامەڵەکەرە ئینسان دائیمەن بۆ شتێک کە ئەڕوات بە شتێکی تریش ڕازی ئەوێ مەسەلەن جنابە وعد ئەدەی بە من مۆتۆرسیکلتێکم بۆ بسێنی من تێمە بنکەکە جنابێژی کاکە پەیمان وەڵام مۆتۆرسیکلت نەبوو موبایلێکی هۆڤۆویم هەست شتێکی خاسە ئەو دەمێ بڕۆ تۆ قبوڵیەکەی من قبوڵیەکەم ئێژم بابا مویە لە خست دوو لە جەنابە بیکەنی تۆ غەنیمەتە بەس نییە خۆ قۆنگەم بۆی نەوەشانکە بابێنە سەر ئەمە خۆ سوال ئەمەسە ئەم حکوومەتە هەرێمە ئیدعاءەکە ئێران دوژمنە فارس دوژمنە تورک دوژمنە عەرەب دوژمنە و ئەم گەمارۆ دریاگە و ئەم جەزیرەیەکی بچووکە لە ناوە ئۆقیانوسە دوژمنە ئەوەڵین اتفاق کە ئێشێ بکەوێت ئەم ئاغا
ئەمانە ئیشێ محبوبیەتم مردمیان بوێت تا بمێنێنەوە. جناب ئەزانی من ئەزانم بارەگاکانە ئەمانە 4 مانگ پێش گیریە گشتی گیریە و خەڵک گرتی خەڵک یەکی خۆشی لەمانە نایە ئەمانە چۆن ماگنەسۆ لەسەر حکوومەت تایسە من دێمە سەری خەڵکی کورد تەماشا کوردستانی گەورە خەون و خەیاڵە کەرکووکیش فرامۆشکە هەر ئەمە بەمە قەناعەتکە بە سلێمانی و دهۆک و زاخۆ قەناعەتکە وڵێ ئێستا دەسەڵاتی کوردی وای لە مرۆڤی کورد کردووە ئەوە قسەکەی جەنابەتەوە نمونەی ماتڕسکیل و مۆبایلەکە تێناوە ئەڵێ مەرجی پیشان بدە بۆی بەتا ڕازی ببێ ئێستا تمۆح و خولیا و ئاواتی مرۆڤی کوردی لە موچەیە کورد بووەتەوە نەعەدالەت نەماف نەشکۆ نە چاکسازی نە دژایەتی گەندەڵی بەس هاوڵاتی کوردی ئەمەیان کێشە و ئاریشە بۆ دروست کردووە ئەڵێ بەس موچەکەم هەبێ سەیری ئەم بێ حورمەتێ بە مرۆڤی کورد بەس موچەی بدرێتێ هیچ شتێکیکەی ناوێت باش ئەمە بێ حورمەتی نییە ئەمە پرۆسەسی جینۆسایدە جینۆساید فقط مەرگە فیزیکی نییە جینۆساید گۆڕین خویە ئینسانەکانە جێبەجێکردنە جوغرافیایەنە فەرهەنگیان لە بین بردنە بێ میرات و میراسکردنیانە بزانە ئێمە 3000 ساڵە 4000 ساڵە 5000 ساڵە هەرچیە کرد جەناب فکرەکەی ئێشێ تاریخمان بوێت وە تەمەدونمان بوێت بڕۆ ناوە خیابانەکانە سلێمانی و سنە و کرماشان و دیاربەکر بگەڕێ بزانن ناوچاوانی ئەم گەنجانە تۆ 3000 ساڵ تاریخ وەدی ئەەکەی ئەیکەی لە خوو خسڵەتیانە 3000 ساڵ تاریخ وەدی ئەەکەی نه سوعالەکەتان ئیستا من جواو بدەمەوە پرۆسەسە ئەنفال وەکو پرۆسەسە هەڵەبجە لە ڕاستایی دەوڵەت سازیە لە سەرزەمینە ئێمە لە تەغییر ماهیەتە سەرزەمینی تەغییر ماهیەتە ئینسانی و ماهیەتە تەمەدونیە مردمە ئێمەس بۆ استقرار نظام سڵتەی جیهانی هەر وەکو چۆن لە ئێرانەکەن لە تورکیەکەن لە عێراقیکەن هاوکارانە ئەمانە کێن هاوکاران ئەمانە بە تەرتیب ئەوڵەن نەحلەهایەکن تحتە ناوە شۆڕشە کوردی دوو بە ئیلتجای ئەوانە کەسانێکن لەژێرە ناوە هەڵسوڕاوانە کۆمەلگایە مەدەنی ڕۆژنامەوان ڕووناکبیر ئەوانەی کە میدیاکان نیشانیان ئەدا و تریبون و میکرۆفۆن و مکبرە ئەخرێتە بەردەستیان بزانن بە تەلەڤیزیۆنێک بە یەک شەو مەشهورەکری ئەوی تۆ پسپۆڕ بوارە سیاسی بزانە ئەوی تۆ تەحلیلگەرە سیاسی یا شرۆڤەگەرە سیاسی شرۆڤەگەرە سیاسی شغڵە ئاغاگیان شغڵە حرفەئیە دائمیە کە تۆ لە وزارەت ئومور خارجەی ئەمریکا وەگرتکە تا CNN و تا CBS تا کاناڵەکانە دنیا بە عیدوانە تەحلیلگەرە سیاسی بە مەلایەن حقوق ئەگریت و تۆتی تەحلیل ئەەکەی بۆ تەحلیلکردن ئێشێ تاریخ بزانی مردم شناسی بزانی بازیگەرانە سەحنەیە سەرزەمینێک بزانی ئاگاهیت بە قوانینە بینالملل بوێت ئاگاهیت بە قوانینە حقوقیە جەزایی بوێت تا تۆ بتوانی تەحلیلکەی هەر کە لە سەرزلێ تێرێ بەخۆی ئێژێ مفسرە یا تەحلیلگەرە سیاسی لە رووسیە کەمتر و لە ئامریکا کەمتر و لە بریتیش پترۆلیۆم و لە گاسپرۆم کەمتر تەحلیل ناتوانێت بکاماغا وەلێ لە ماڵەکەی خۆیان 2000 قڕی واتیان ناتوانێت تەحلیلە ژن و خێزانەکەی و مامۆی و ئامۆزاگی بکات تەوەجۆکە تەماشاکە کاک ئەبووبەکر با بێنە سەر ئەم نەختە ئەنفال وەکو تەمامە پرۆسەکان بە هاوکاریە ئەحزاب کوردی اتفاق کەوتگە ئەحزاب کوردی گورگن لە لەباسە مەڕە یعنی بە عنوانە دۆست تۆ ئەگرن تا دوژمن تۆ نابودکە بە عنوانە دۆست تۆ ئەگرن تا تۆ نابودکە و ئێمە لە دادگای هەڵەبجە خەریکین ئەوە بەڕەسی ئەەکەین ئەمانە لە هیچ کوێیەکە هیچ هەنگاوێک نانێن بەرامبەر بە ئومەتە کوردی بێ منەتن و مەئموریەتیان ئەمەسە ئێمە کاول نابود بێقیم بێ تاریخ و بێ میراس بکەن ئەوەی لە کوردەواری داگیرکریاک لەلایەن کۆرپۆریشنە عێراقیوە حاکمە ئەمانە حکوومەت جنایەتکارانن و جنایەتکار سزا ئەشێ بدرێت بزانە ئەوەڵین اتفاقی کە مەشایە بکەوتای من ئەمڕۆ ئاگام لەو تەئەتر و نەمایشەی شەڕکردنە ئەنفالیەکان بوو بزانە کاکیان ئەوەڵین کارێ تۆ ئێشێ بیکەی ئەمەسە ئەبعادە جنایەت بناسی بزانە من فەرمایشاتە جەنابتم لە پارلەمانەوە گوێدا کاک ئەبووبەکر جەنابەت ئەفەرمووی
ئێژی لی بدەم عینە دەنگەکەت ئەگەر مەزمون بە مەزمون ئشتبانەکەم جنابت ئەفەرموویت جاش و مستەشارەکان بۆ محاکمە ناکەن وتتان بەخشیمان باشە بەخشیتان قبولمانە ئۆکەی بۆ محاکمەیان ناکەن کاک ئەم نکتەی کە جەنابە دەفەرمووی غەڵەتە بەخشش هەمیشە شتە خاسێک نییە با من نکتەیەک عەرزکەمە خزمەتت بەخشش زمانێکە ئەگەر گەرەکتانە لە کۆنگرەی ئافریقای جنوبی پەیڕەوی بکەن و نێلسۆن ماندلا یەک چت ئێشێ دەرنەزەر بگرن ئێمە شتێ ئەوەخشتین بەڵام شتێکمان گەرەکە سزا نادەین و لە شتێترمان گەرەکە ئەویش ئەوەسە تۆ چۆن ئێژی ئەنفال ناوێت تکرار بێت و هەڵەبجە ناوێت تکرار بێت و وەختی تۆ بە شەفافیەتت تەمام و لە پرۆسەسێکا کە ئەنجام دریاگە ئاگاهی یعنی ئەزانی کێ هادەخیل بووگن دەرەسەر کامە پرۆژە بووگە هەدەف لەم پرۆژە چی بووگە تا تۆ بوو دەفعەیەکی تر لە تاریخا کەسی جورئەت نەکات تەحتەناوە ملت سازی قەبارەی دەوڵەت ملەتە عێراق دەراوردن سەرزەمینە ئێمە نابوود مردمە ئێمە نابوود کا و تۆ تەحتەناوە حیزبە کوردی خۆت ساختە و پەرداختەی دەسە ئەوانوی هاوکاروی لەگەڵ ئەوانە لە ئەم پرۆسا بەشداری بکەیت پس ئێمە حەقمان هەست و ئەوەڵین حەق ئێمە ئەوەسە بزانین جنایەتکار چۆن جنایەتی بەرعەلی ئێمە کردگە سەدام حسین نمەشە ئەدام کردایە حەق ئێمە بوو سەدام حسین بێرینەوە سەدام حسین گەوهەرێک بوو کە ئێمە تەمامە مێژووی جنایاتێک کە بەرعەلەیهمان کردیابوو ئەمانتوانی بە ئەو لێ ئاگادار بووین لە بەشێکی وەلێ بە پەلەپەل ئەم موهبەتە و ئەم حەقەیان لە ئێمە سەند و لە بەینیان برد ئەوانەی کە جزء بازماندگان ئەنفالن وەلیە دەم نیەن وەلیە دەم چمکێکی فەقهیە یعنی صاحب خوێن وەلیە دەم نیەن لەگرا قەتڵێ نەکریاگە تا ئەو بێت خۆشی کات تا ئەو بە پوڵ مەعاملەی کات تا ئەو بە خوێنە باوکو و دایکی و سێ موچە و چوار موچەیە کە ئەیگرێت دڵی دامرکێتەوە تۆ وەختێ بەمانە ئێژی شەهید لە پرۆسەسێکی سەرزەمینی و ئومەتیا خەریکی بەحسی ئەەکەی خاوەنە ئەمانە سەرزەمینێکە ئومەتێکە و ئەوان بە عینوانە شەهید ئێشێ بکۆڵنەوە و ئێوە وەلیە دەم نیەن بەڵکو سەرزەمین و کوردەوار و ئومەت و کوردەوار وەلیە دەمە ئێوە دەربەهترین حاڵەت مەردەمەوارن ئەتوانن بڕۆن مردگەکانە خۆتان بسراوێنن پرسەیان بۆ دابنن شیر بکەنەوە سەری قەبرەکانیانە چمکە شەهید شمول لە ئێوە ناکا شمول لە ئومەتە کوردیەکە و ئومەتە کوردی لەسەر شەهیدەکانی ئەوێسێت بۆیە با ئێمە ئەمانە تەفکیکەین لە یەکتری ئێمە وەختی گەرەکمانە بڕۆینە ناوە ئەنفال ئیستە تێگەین لەزارە کاکە ئەبوو بەکرۆ ئەندامە پارلەمانە ئینسانێکی سادق و حەقبێژە کاک ئەبوو بەکر ئێژێت ئەم دێوالە کارە کە زەوایای جۆرا و جۆرە ئەنفال بەڕەسی ناکرێ سوالەکە چییە بۆ ئەم داوالە کارە تەمبەڵن ئەمانە دێ ئەگەر ئەمانە کوردن و ئەگەر قەرارە بە قەوڵ خۆیان دەوڵەتی دروستکەن و ئەگەر هان بە شوێنە شکۆهە مردمە ئەمانە گشتی ئەبزارێک کە تۆ کەڵکی لێ وەربگری تا تۆ دەنگدلێروی بەسەر ئومەم المتحیدە نە ئومەم المتحیدە دەنگدلێر بێ بەسەر توە نە تۆ سواڵی لێ بکەی بەڵکو تۆ تەمامە جامعەی جەهانی بەشەریەت قەرزارتە وەلی ئەمانە بوو ئەم کارە ناکەن ئەقلیان ناگا ئەی چۆن ئەقلیانەگا نەفت قاچاخەکەن ئەی چۆن ئەقلیانەکە فەساد لەم وەرو لە وەری دنیا تێرن بە پێچی دەتەرین شێوە فڕێدەنە ناوی سەرزەمینی ئێمە چۆن ئەقلیان بەوە ئەگا وەلی ئەقلیان بەمە ناگا لەم بەڵگە ئیستفادەکەن ئەوە کاک ئەبوو بەکر هەڵە قرچێت و لەجێگەی خۆیان نازانی بۆ ئەم کارە ناکەن وەلی من پێتێژم کاک ئەبوو بەکر بیکەن دەرئەکەوێ ئەمانە جنایەتکارن و ئیشێ سزا بدرێن نەک ئەفراد سیستەمەکە جنایەتکارە یعنی حیزبەکەیان جنایەتکارە تەمامی ئەوانەی ئیلتیجای حیزبیان هەست سەر بەم حیزبەنە حەز بەم حیزبە ئەکەن لە کارنامەی ئەم حیزبە شەریکن و لە سەرکردایەتی ئەم حیزبە شەریکن ئەم حیزبە فقط بە ئەم شێوە دانریاگە بۆ ئەم کارە دانریاگە و ئیمتدادی ئمڕۆ ئەوێنیت کە جنابە هاوار ئەەکەی بۆ وەزعەکە واسە بۆ مردمەکە بێقیم بووگە بێ ئەخلاق بووگە بێ تەعەلق بووگە ستەیکلس بووگە بێ فەرهەنگ بووگە بێ تاریخ بووگە بۆ مردمەکە کزۆڵ بووگە ترسیاک بووگە بۆ مردمەکە بێدەسەڵاتە قاچی لە زەمین بڕیاگە لە دەرامەت بڕیاگە لە ئیمکانات بڕیاگە لە خەلاقیەت بڕیاگە بووگە سوالکەرت دەرە مەتبەخە سوڵتان سواڵەکە
پاشخوانی گەرەکە ئەم مردمە بەکوێ تێپەڕی بەگراگەی پس ئەمە پرۆسەسێک بوو کێ تیا مقەسر بوو دەوڵەتە عێراقی سوال ساڵە 2003 کێ دەوڵەتی عێراقی دانیاوە ئەرێ کاکە عەبدولکەریم قاسم خراو بوو عەبدولسەلام عارف خراو بوو حەسەن البەکر خراو بوو ئەمە چی بوو گشتی خراو بوو ها پس لەگرا کەسێک نییە کە ڕقی بوێ لە کورد کەسێک نییە کە ڕقی بوێ لە کورد بریتانیاش یەکەم جار دای لە کورد بۆ دای لە کورد چون گەرەکی و دەوڵەت دروستکە دەوڵەتێ بەناوە عێراق دروستکە ئەم کوردە بۆ تەفروت و نابوو بۆ نابود بوو بۆ بێقیم بوو بۆ بێ تاریخ بوو بخاتری ئەوەی کە دەوڵەتە عێراق دروستکەن دەوڵەتە ئێران دروستکەن دەوڵەتە تورکیە دروستکەن ساڵە 2003 ئەمانەی بەناوە شۆڕشە کوردی بۆ چوونەوە هەمان دەوڵەت کە جنایەتکارە ئەو سیستمە دانیاوەوە سەرە مردمەیەمە بۆ ئەمانە وەختی پێشمەرگە بوون مەگە داوای چیان نەکرد داوای چیان نەکرد وا ئەمڕۆ هەسیان دیوە کە نەیان بوو و نەیان ئەدانێ سەدا حەفتەکەیان گەرەک بوو دێخۆ قەبلنیش دابوویان پێیان هەر ئەم خودمختاریە هەر ئەم فدرالیە وا ئەمڕۆ هەسیان بە هەمان قەبارەوە لە هەفتاکانی شابوویان مەگە نەیان بوو ئێستا ئەزانی بۆ ئەمانە بەردەوامن ئەربابە ئەسڵیان جوولەکەس دەوڵەتی یەهودیە ئێران خەریکە ریختە سەرزەمینە ئێمە ئەگۆڕێت و ئەمانە مەشیایە بمانە و ئەمانە شغڵیانە مزوری و جنایەتکردن شغڵیانە شغڵە ئەم حیزبانەسەوە ئەمڕۆ بووگن بە حکوومەتە هەرێم ئەوەی کە ئمڕۆ خەریکە بە تەمامە قودرەت مەقولەیە ئەنفال ئەشارێتۆ کاکە ئەبوو بەکر جەنابە بە من بێژە ئەم خەڵکە بۆ سواڵەکاوە پولی گەرەکە کێ فێری کردگن کێ فێری کردگن کاورا تاقانەیە ئەنفالە نەچووگە بخوێنێتۆ بزانێت ئەووەڵین مەسئولیەتێک کە بەرامبەر بە بێکەسوکاری بە جنایەتێک کە بەرعەلەیهی کریاگە چییە وە پوڵ خۆشەکرێ ئەمە لەکوێ وە پوڵ خۆشەکرێ جنایەت داوای لێبوردن بکە بۆ تۆ کی داوای لێبوردن داوای لێبوردن لە کیەکە لە خوایکە لە ئەخلاقیەکە بۆ ئێشێ لێ ببورێت یعنی چی داوای لێبوردن ئێمە ئمڕۆ دەسەڵاتمان نێوە یاڵەتە متحدەی ئەمریکا و بریتانیا بگرین محاکمەی بکەین بۆ دەورانە ئیستعمار و جنایەتێکە کردی زۆرمان نیانایکەین ناوەڵا لێبوردن حەجکە قبوڵ ناکەین چۆنە ئێوە ئەو قودرەتەی کە ئمڕۆ هەستان بە دزینە سروەتە مردمەکان و بە شکۆیە کە بەدەستان هاورگە حەزەکەن بە میراسە بە ئێرستان دەرگە لە باواکانتان وەلی حەز ناکەن باواکانتان ڕەجمکەن بە عینوانە جنایەتکار چۆنە تۆ لە سروەتەکە شەریکی و میراسەکە ئەخۆی وەلی وەختی ئەگاوە جنایەتەکە میراسی جنایەتەکە ناخۆی داوای لێبوردنتان لێ یەکەم خۆتە مەسخەرە کردگە یا ئەجدادتە مەسخەرە کردگە کاورای کانەدایی و ئەمریکای ئێژموە ئەڕوا لە پارلەمانە داوای لێبوردنەکە لە سوود پێسەکانە ئەمریکا تازە دوای چی داوای لێبوردن ئەەکەی داوای لێ یانم های تۆ فرە متەمەدن تماشاکە کاکیان کاکە بوو بەکر جەنابێژی و من بێژیت بەردەوامی ئەم پرۆسەسە جینۆسایدە کە ئمڕۆ مالکیت لە کورد نەماگە کورد سەرزەمینەکەی خۆی لەدەست داگە زەمینەکانی بووگە بە مڵکی گشتی دەوڵەتە عێراق خەڵکەکە قیەمی نەماگە شەهامەت و شجاعەتی نەماگە کۆمەڵگانیین ئێمە کۆمەڵێ ئینسانین مجموعەیەکین پڕ لە شەهەوات زل کریاگین هیچ هاوکاریەکمان نییە هیچ بەردە بناغەیەکمان نییە هیچ یەکچێتی و یەکگرتوویەک لە ژێرە ناوە یەک ڕەوایەتە کوردیمان نییە کێ وای پێمان کردگە هەروە لە خۆی و خەلعەساغ وامەلیاتکە شەهابسن لە ئاسمان گوات کەسە خوارد داگێ لێمان یا وامان پێکریاگە کاکە ئەبوو بەکر جەناب لە پارلەمان شەڕەکەی ئێژی ئەبعادە ئەنفال دەرخەن بۆ دەری ناخەن سوعاد جوابە بۆ دەری ناخەن بۆ دەری ناخەن کاکە بوو بەکر جەنابەت ئەوە ئێشی 8 ساڵ بێت بۆ جوابیان چییە بۆ دەری ناخەن ئەبعادە مختلفی مەگە پڕ نیەن لە پسپۆڕ و زانا و زانکۆ و دانشگا و برنارد لەڤی ڕەفیقیانە و فڵانە کەس ڕەفیقیانە و بۆ ئەمانە نایرن دەری بخەن تا بزانین پرۆسەسە ئەنفال چ بوو سەدام حوسێن فقط تووڕە بوو یا پرۆژەیەکی گەورەی نێودەوڵەتی بوو بەسەر سەرزەمینە ئێمە بیکەن و ئێوەیش هاوکاری بوون بۆ ئەم کارە ناکەن کاکە بوو بەکر دەلیلی چییە پاساوە چ تێرنەوە لەبەرەوەی کە لەو مێژووە بەشێک خۆیان هاوبەش و پشکدارن یعنی لە دروستبوونی ئەو
واقع قورآن مبدئێکی قورآنی هەیە زۆر جوانە ئەڵێ آياتك أول لما أصابكم مصيبة قد أصبتم مثليها قلتم أن هذا قل هو من عند أنفسكم يجوي أما عراق وإيران ودولتان داجر كرو أو كتولي إمبرياليزمي ودولتي وأمانة ومدباركين خومان چەند هۆکاری کوردەواری چەند جوان ئەڵێ دار کرمی لە خۆی نەبێ نارزێت خۆمان قل هو من عند أنفسكم خەلەلەکە لە خۆمانەوەیە لە پێشەوە خۆمان هۆکاری مریشک ئەگەر خۆی خۆڵ نەکا بەسەر خۆیان کەس خۆڵی بەسەرا ناکە حتا کارل مارکس قسەی وای هەیە ینی ئەڵێ ینی تۆ خۆت لە خۆ دەکەی کە خەڵک پێت پێ بکەنێ خۆت هۆکاری ئەوەی لەبەرەوە بەڕای من بۆ ئەمە گەڕێتەوانێت کە ئەوان هێشتا ئەنفال لە 30 ساڵی ڕابردووە هەموو ئەو ڕەهەندە سایکۆلۆجی و ئابووری معنەوی و ئەم ڕەهەندە فکریە ئەم ڕەهەندە مێژوویە دیراسە نەکراوە بۆی ئەم پرۆسەیە دووبارە نەبێتەوە ئەنفال و چینیاباران هۆکارەکەی ئەوەیە کە ئەم هێزانە لە هەندێک وێزگەی زەمەنیا هەڵەی استراتیجیان کردووە و لە دوای ڕاپەڕینیشەوە بەڕاستی کارێکیان نەکردووە کە ئەم مەرگەسات و کۆستە گەورە نەتەوەیە بکەنە کەرەسەیەکی بنیادنانی نەتەوە تەجاوزی بکەن ئەخرم دووە لەگەڵ یەکتریان ناخوێنێ کاک ئەبوبەکر ئەمانە ئیشتبایان نەکردگە ئەمانە بوو ئەمە دروست کریاگەن بزانە خەڵکی ئێران فکرەکە عەلیە خامنەئی بێسەوادە نایەڵێ ئەم خەڵکە خۆشبەختوێ بابا عەلیە خامنەئی هاتکە خەڵکە ئێران وا پێ بکاوە سەرکەوتوو بووکە وا پێ بکاوە سەرکەوتوو بووکە کاکە ئەمە هەڵەیان نەکردگەمانە هەر بۆ ئەمە دروست کریاگەن هەر بۆ ئەمە کاکە کێ چەکی پێیانداگە کێ ئەسڵحەی پێیانداگە کاک ئەبوبەکر جەنابە ئەزانیت من 5 ساڵە خەریکم دیبەیت ئەەکەم لەبەرەوەی پەیمان ینی کاتێک کە کورد دابەش کراوە بەسەر چوار دەوڵەتە بزافی ڕزگاری خوازی هەر پارچەیەک یان شۆڕشی هەر پارچەیەک ئیلا شۆڕشی چەکداری مەبەستە ئەوە بابینە سەر ئەوەی کە دوای چارەسەر چییە شۆڕشی چەکداری لە هەر پارچەیەکە کە دروستە بێ ئیلا بێ پشت بە دەوڵەتێکی تر ببەستێت ئۆجەلان کە دروستە بێ ئەبێ پشت بە سووریا ببەستێت بۆ یەتوانێت لە دەشتی بیقاعی لوبنانی بێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کە دروست بووە سووریا چەکی داوەتێ وازەحەکە دواتر ڕووەکاتە ئێران پارتی دیموکراتی کوردستان لە شۆڕشی ئەیلولا کاتێک کە شای ئێران 14 ساڵ پشتیوانی لێکە کاتێک کە شای ئێران دەعمەکەی پشتیوانیەکەی لێ ئەگرێتەوانێ ئەبێ ئەو شۆڕشە ئاش بەتاڵکە وازەحیانی کە سەرزەمینی کوردستان وا دابەش کراوە شۆڕشە چەکداریەکەی ئەبێ هەمیشە پشت بۆ دەوڵەتێکی تر ببەستێ بۆیە ئەلێرەدا چارەسەر لە چیە تۆ مەسەلەن هێزێکی گەورەی وەکو هەدەپە کەوتە ئەو هەڵە استراتیجیەوە تۆ لە ناو تورکیا کە پەراوێزێک لە دیموکراسی هەیە پەراوێز نەک دیموکراسیەتی ڕاستەقینەی مانادار نییە جەوهەری دیموکراسی نییە پەراوێزێک لە دیموکراسیە تورکیە باشترە لە عێراقی سەدەمی سەدام حوسێن و تورکیای ئێستا چۆنێک بێ و ئێرانیش بۆ نمونە لەو پەراوێزە دیموکراسیە تۆ پیاوێکی وەکو سەلاحەدین دەمیرتاش ڕۆژێ لە مۆسکۆ بوو ڕۆژێ لە برۆکسل بوو ڕۆژێ لە هەولێر بوو ئەچوە قەندیل ئەچوە واشنگتۆن 79 کورسی پەرلەمانی بەدەستێنا دوایی نەچوە ناو حکوومەتەوە نەچوونە کەوەی پێی دەڵێن الدەولەة العەمیقە قوڵایی دەوڵەت تۆ بڕۆ لە ناو قوڵایی دەوڵەتەوانێ لە ناو دەوڵەتەوە خۆت دروستکە ئەنجا ئایا تورکیایە کە ئەندامی حلفی ناتۆیە تۆ لە جیاتی ئەوەی بڕۆی لە شارەکانی دیاربەکر و ماردینە خەڵک بجوڵێنی خەباتی مەدەنی و جەماوەری بکەی تۆ بە کڵاشنکۆفێکەوە چی پێکرێ لەم دەوڵەتەیە دەڕەن شۆڕشی ئەیلول و شۆڕشی کوردیش بە هەمان شێوە بووە بۆیە ئێمە ئەوەی کە لە هەر چوار پارچەکەی کوردستانە ئەوە لە جیاتی ئەم شۆڕشە چەکداریە شۆڕشی هۆشیاری ڕۆشنبیری ئەوە دروستکەین ئێمە بە تعبیری هەردوو فەیلسوف و مهندسی چاکسازی ئێرانی حەجەریان و ئەوی تریان لە ڕاستیە کە ئەڵێن حەجاریان بڵێ حەجاریان بڵێ حەجاریان و بڵێ
ئەوان دەڵێن ینی کە پێڵن خۆتەزانی فەیلسوفی چاکساسی ئەڵەیە بێ ئەو هێزانەی هێزی حیزبی ڕاستەقینە ئەبێ کۆمەلگا سنتەر بێ نەک دەسەڵات سنتەر ئەبێت ئیش لەسەر کۆمەلگا بکە. بەڕای من ئەم دۆخەی باشووری کوردستان چارەسەر چییە؟ ئەوە هەمومان لە تەشخیص و لە دیاریکردنی نەخۆشیەکە جەنابیشت و منیش و هەر هاوڵاتێک بێتە ئەم هەرێمەوە ئەتوانێ بڵین دەستنیشانی کێشەکان بکەین کەم و کوڕێکان بکەین نەخۆشیەکە بکەین نەخۆشیەکە هەمومان نەزانین چارەسەر چییە؟ بەڕای من چارەسەر لە چەند شتێکە. یەکەم ئێمە ئەبێ لە پەروەردەوە دەست پێ بکەینەوە ئەبێت تاچی کوردی لە دایەنگاوە لە ڕەوزەوە ئەو مناڵە لە ڕەوزەوە وەکو تاچی ئەوروپی پەروەردەی کەینەوانێ سەر لە نوێ پەروەردەش پرۆسەیەکی توولانی و دوور و درێژە نابێمان دووربین. پەروەردە هۆشیاری دوو دروستکردنی ئیمەیج دروستکردنی قودووە دروستکردنی پێشەنگ و سەرمەشق ئەبێ سەرمەشقی بۆ دروستکەین مەلای متەنەویر بە تعبیری دوکتۆر عەلی شەریعەتی مەلای معریفەتی نەک مەلای مەعیشەتی. مامۆستای زانکۆ بە مانای وشە ئەزانی دەسەڵاتی باشووری کوردستان زانکۆکانی کوردستانی پڕ کردووە لە ئینسانی جاهیل بە ناوی تەسکەی حیزبی سەدان کادری خۆیان کردووە بە مامۆستای زانکۆ کە ئەڵێ من هەڵگیری دکتۆرا و ماستەرم کە لەگەڵ یادانیشی 6 کتێبی نەخوێنێتەوانێ ینی زانکۆیان شێوان کە بۆ خۆتە زانی جەوهەری دیموکراتی ڕاستەقینیانی دابەشکردنی عادیلانەی دەسەڵات دابەشکردنی عادیلانەی سامان دابەشکردنی عادیلانەی سەرچاوەکانی معریفە و زانست ئەمان معریفە و زانشتیشیان کرد بە حیزبی بڕۆ لە سەر تاسەری باشووری کوردستانی عێراقا لەژێر سایی دەسەڵاتی ئەم حیزبانەدا بەڕێوەبەری قوتابخانەیەک نادۆزیتەوانێ حیزبی نەبێت سەرۆکی زانکۆیەک نادۆزیتەوانێت پسپۆر بێ ئیلا بێ حیزبی بێ مدیری بەشێک لە زانکۆیەکە نادۆزیتەوانێت ئیلا بێ حیزبی بێ لەبەرەوە ئەمان زانستیشیان نەهێشت پەروەردەشیان نەهێست یعنی بۆیە ئێمە من بڕوان بەوە هەیە کە چارەسەر لەوایە کابێ لە پەروەردەوە لە هۆشیاریەوە لە ئیشکردن لەسەر کۆمەلگاوە بڕۆ لەسەر کۆمەلگا ئیش لەسەر کۆمەلگا بکە ئەما بێت پرۆسەیەکی توولانی دروست بێ هێزە حەقیقیەکان هێزە ڕاستەقینەکان مرۆڤە ڕۆشنەکان مرۆڤە ئیسلاح خوازەکان مرۆڤە چاکە خوازەکان ئەبێ ماندوو نەبن بە پرۆسەیەکی توولانی زۆر دروست درێژە بەڵێ ئەبێ لە سفرەوە دەست پێ بکەینەوانێ چونکە لە ناو هەناوی میلەتی ئێمەیە وەکو تاک و وەکو زەوتوانە هەمانە زۆرمان هەن لە وزەتوانە لەو گەنجە کوردانە کە ئەیان بینی دنیایەک حەزیان هەیە دنیایەک توانیان هەیە دنیایەک زیرەکیان هەیە بەڵام زەمینەیان بۆ ناسازان بێت. جوتیارێکی نمونەی هەیە لە هەڵەبجە ناوی کاگازادا پیاوێکە زۆر خزمەتەکە دەیان کێشەی بۆ دروست دەکەن لە جیاتیەوەی حکومەت بێ ئیمکانیاتی بخاتە بەردەست توێژینەوەی بۆ دانێت کۆمەڵە مامۆستای زانکۆ بێن ئەم پیاوە جوتیارەکە بۆ خۆی توانای ئیمکانیاتی خۆی کۆمەڵە داهێنانی گەورەی کردووە دێت لە ڕاستی ئەیکوژێ و زەوتوانەکە ئەیکوژێ بۆیە کاک پەیمانجان ئەبێ ئێمە لێرەوە دەست پێ بکەینەوە ئێمە میلەتێکی مقەویماتی هەڵسانەوەمان هەیە بەڵام ئەبێ خۆمان بەشێک بین لە چارەسەر ئەبێ پلانێکی دوورمەودامان هەبێ پلانێکی دوورمەودا پلانێکی کورتمەودا اینجا ئەبێ چاکە خوازەکان ئیسلاح خوازەکان ئەبێ هەماهەنگیان هەبێ ئەبێ ئاگایان لە یەکتر بێ ئەبێ پشتیوانی یەک بن چونکە مفسیدەکان یەکیان گرتووە مفسید و گەندەڵەکان یەکیان گرتووە ئەبێ چاکە خوازەکانی لەسەر ئاستە جۆر بە جۆرەکان بێنە ناو ئەم دایلۆگەوە ئەم حیوارەوە چۆن هەڵسینەوانێت فعلاً ئێمە فەیلسوفمان نییە لە کوردە قسەی زۆرەوە لە ڕۆژهەڵاتە فەیلسوفمان نییە لە ناو کوردە نیمانە مفەکری گەورەمان نییە مفەکری گەورە کە تێزی هەبێ تێڕوانینی هەبێ ئەجیال و نەوەی لەسەر پەروەردە بکرێت بۆیە بێ ئێمە بەم شێوەیە بتوانین کۆمەڵگەی خۆمان هەڵسێنینەوانێت خۆت ئەزانی شتێک نییە بە ناوی ناومێدیەوە ئەگەر ئێمە مرۆڤی نابێت ناومێد بین بێ هیوار ئەگەر سیاست لە سیاسەتیشان ناومێدی
حتى ئەگەر مؤمن و باوەڕدارێکیش بین هەر دینێکت هەبێ بەس باوەڕێکت هەبێ مرۆڤی باوەڕداریش هەرگیز نابێت نائومێد بێت لەبەرەوە بێ ئاگامان لە یەکدی بێ ئەم واقعەتاڵە بتوانین تەجاوزکەین چونکە میلەتی ئێمە شایستەی ژیانێکی باشترە و شایستەی پاداشدانەوە. مەمنون کاک ئەبوو بەکر فەرمایشاتێکی فرەت کرد و من دیسانەوە ئەگەڕێمەوە سەرەتای قسەکانم من مطمئنم لەوەی کە جەنابەت سەداقەتێ وا لە کەلامتاوە باوەڕت هەست بە شتانەی کە وتت بەڵام کاک ئەبوو بەکر لە نەزەرە منەوە تەمامە ئەو قیەمانەی کە لەسەری وێسیایی بەتایبەتی بە مثالهایە کە هاوردت چی بکەی لەو کۆزە هەر ئەوە تێتە دەرەوە جنابەت سعید کردگە باشترینی هەڵبژێری بەڵام من هەم لەسەر شریعەتی هەم لەسەر ڕەوتە ئیسلاح تەڵەبی سعیدە حەجاریان بە باڵەکانی ترۆ خوێندنەوەیکی ئەمیقە بۆ ئەەکەم کە دەوڵەتە ئێرانیش هەر وەکو پرۆسەسە دەوڵەتە عێراقی هەمان کاری کردگە وەلێ بە جۆرێکی تر و بە مەسیرێکی تراچووگە نەتیجەکە یەکێکە نەتیجەکە ئەمەسە سەرزەمین و کوردەوار ڕواڵەتە خۆی لە دەستاگە جامعە بەرەو لە یەکترازانە ئیجتماعی چووگە لە یەکترازانە ئەخلاقی چووگە ئینسانەکان بێهویەت و بێشوناس کریاگەن و ئینسانەکان بێتەعەلوق کریاگەن تەوەجۆ بکە ئێمە نەک لە سەرزەمینە خۆمانە و نەک لە ناوە کووردا بە ئیلتجای تەمامە خاوەڕنیانە ئێمە یەک فیلسوفمان نییە یەک متەفەکریشمان نییە ئێمە مشتێک کڵاوبەردارە شارلاتانمان هەست من خاسەوا دەمەست لەسەر فارسەکان خاص لە کامیان و دەسی بوو ئەوەی لە دینیەکان و تا چەپەکان و سەکولارەکانیان و لە دارویشە شایگانیان و تا ئاغای جەلالە ئالە ئەحمەدیان و تێمەسەری و بلاهەت و سەفاحەتە ئەمانە دەرئەخەم لە درۆ و تڕەهاتی کەوتیانە لە ڕاستای نابودکردنە وجودە ئێمە هەر لە تێزە بازگەشت بە گوزەشتەیان و گەڕانەوە بۆ بنەچەق ئەسڵیان تا مەسالێکە مەترحکرێ ڕێگە چییە؟ بزانم با من نکتەی خزمەتە کاک ئەبوو بەکر بێژم ئەمەی کە ئەم دادگاهە ساڵەکانی سیەی سیستەمەتیکە قڕان ئەنفالیانی دانیاگە مەتنێکە بەناوە مەتنە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ هەدەف ئێمە ئەوەسە جامعە لە خۆڵەمێشی بوون دەربێرین هەدەف ئێمە ئەمەسە کۆمەلگا دروستکەین و هەدەف ئێمە ئەمەسە کۆمەلگا دوو قوتبیۆکەینەوە حق و باطل یعنی حق دەرکەوێ و باطل دەرکەوێ و ئینسانەکان لە بێ هەڵوێستیە هەڵوێست بگرن ئێمە فکر ناکەین مردمەکانە ئێمە ئێشێ بڕۆی پەروەردەیان کەی لە بەردە بنەڕەتەوە گشت کەسێ ئەزانێ خاسە چییە و گشت کەسێ ئەزانێ خراوە چییە تو ئەگەر نەزانی خاسە خۆ پێی نایژی خاسە ئەگەر نەزانی ئەمە خراوە خۆ پێی نایژی خراو لەگران نیسبی گەرایی ناخوا تۆ بێت نێوان نێوی بگری بێژی خاس خراو خاسە تەوەجۆ ئەفەرمووی ئەوەی کە گەلە کۆمە کریاگە لە مردمە ئێمە تا مردمە ئێمە گەوج و گێج و بێمەعلومات کەن و خولیکەن بەشێکی فرە مردم خۆی مقەسرە ئەویش مقەسریەکەی وا لە ئەوێ خۆی لە مەسیری ئەم پرۆپاگاندا و تەبلیغات و تکراری ئەم تەبلیغاتە قەرار ئەدا داستانەکە مشەخەسە لەگرا نە اتفاق نە هەڵە کەوتگە لەگرا مەوجودیەتە عیدەیەک بۆ سەرزەمینە ئێمە بە پرۆژەیەکی تاریخی و هاتکەسە بەرۆ مەئموریەتیان بگە و مەئموریەتەکانیان ئەنجام داگە نەتیجە ئەوەی کە لە بەرامبەرە ئێوە تەحتەناوە حکوومەتە هەرێم دانیشیاگە حکوومەتە مشتی جنایەتکارە و تەکلیفە جنایەتکار مشەخەسە جامعە یا واتەکە جنایەتکارانە یا بەر عەلەیهە جنایەتکارانە تەوەجۆ ئەەکەی لە هیچ دنیایشە ئەم مماشاتە ناکرێت بزانە حکوومەت هیچێک نییە بجگە لە زەهنیەتە ئینسانەکان نەوێت تۆ خۆت تەسلیم بووی خۆت بووی تۆ عەلی خامنەیی خۆت سانسۆرەکەی خۆت ئەزانی چی بێژی چی نەیژیت خۆت لە خۆتەوە وەحم و خەوف و ترس دروستەکەی سەربازە عەلی خامنەیی برای تۆس مامۆی تۆس ئامۆزای تۆس پێشمەرگەی حکوومەتە حەلێم ئامۆزاکتانە پور زاکتانە میم زاکتانە وەدە چی باعث بووگە ئەمانە ببن بە و بازوە جنایەتە زەهنیەتێ ئەمانە قودرەتن ئەمانە ئەمریکایان وە لە پشتا ئەمانە بریتانیایان وە لە پشتا و حەجمان پێ ناکرێت دەسە بێ دەسەڵاتم ئەوڵین کارێک کە توانی بیکەی حمایەتیان لێ بکە ئەمە یەک خۆتیان لێ بکێشەوە دوو ئێمە بۆ ئەنفالیان بەڕەسیەکەی
بۆ تێی لەسەری ئێمە بە وردە چیرۆکە خەڵک تیکە سابت یەکەین لەم جنایەتە سیستەماتیکە ئەم ئەحزابە شەریکن و مەئموریەتە ئەوڵیان هەست بۆ خاتری ئەوەی بەم مەسیرا بیوەن تا کورد بفەهمێ یەکبار بۆ هەمیشە لە تاریخا بفەهمێ چۆن ئەم جەهانە شکڵ دریاکە و ئەو وا لەکوێ و قەرارە بە ئەو چی بکەن بۆیە لەگرا کاک ئەبوبەکر لە ژێرە پاساوی نەهوو ئێمە لە جنایەتیش تێپەڕەوین تەواو دقەی ناکە و گوزەشتگە و سڵاوات و دیارە پێغەمبەر و تەواویکەین و عەشایری ئەمە عەشایری نییە کاکە ئەمە داستانە ملەتێکە داستانە سەرزەمینێکە کە ئێشێ تاریخێک دروستکات کە ئێشێ داهاتوویە دروستکات داهاتوو لە گوزەرە تاریخۆچی ئاغەیان ئێمە ئێشێ تەکلیفمان تەکە تاریخ معاسرمانە مشخصکەینەوە بازیگەران و جانیانە کە ئێمەیان بەگرا کێشاندگە سوورەتیان مشخصکەینەوە تا کاوران نەک دەنگ دلێر نەوێ بەڵکو بەر لەوەی بگەینە بەرە کۆشکەکەی خۆی دەرچوێ دوێ ئێمە وەکو سەرانە حیزب لازی لە ئارژانتین و لە ئەمریکای لاتین و ڕاویانکەین نە ئەوەی کە کاوران نەڕە نەڕی بێەوە سەرم مردمەکەیش سوالکە لە بەردەمی گشتی داوای پول و موچە و سوالکردن و فەساد بکات نەنا داستان ئەمە نییە ئێمە مردم وادار ئەەکەین مەوزع بگرن و دادگاهە قیامەتیانە هەڵەبجە لەسەر داستانە هەڵەبجە خەریکە فەزایە هەڵەبجە دوو قوتبیەوە کاتەوە و ئەمما تێتە سەر ئەنفال ئەمە ئێوەن کە ئەتوانن بەشدار بن بە چیرۆکەکانتان با بزانن ئەنفال یەکێک لە کارکردەکانی ئەوە بوو کە مەشروعیەتیدا بە دەوڵەتە ئەمریکا کە سەرزەمینە عێراق ئشغاڵکە هەر ئەوە نەبەکاری هاورد ئەنفالیەکانیشی ئەوردە کۆنگرس کە ئشغاڵە خاکە عێراق بۆ کۆنگرسە ئەمریکا و ئەفکارە عمومیە ئەمریکا موەجه جلوە بدات بەڵام حج کام لەمانە نەوە هێز و تەوان و قدرەتێ کە ئێمە ئەبعادە ئەم جنایەتە بناسین چۆنە جوولەکە لەسەر هۆلۆکۆست و لەسەر ئاشڤیتسا لە ئەنوا و ئەقسامە زاویە و گۆشەوە دەسی بۆ بردگە و تا ئەم دقیقە تحقیقی لەسەرەکە وەێ لە سەرزەمین ئێمە هەچیشتە کۆ بوو گەسۆ خولاسە بوو گەسۆ لە قەرەبووکردنە تاقانە و دوودانە و لفانە و سێدانەیە ئەنفالەکان پوڵی پێبەن و ماڵی پێبەن و موچەی پێبەن کاورا ساڕێژ بووی دڵی دامرکەیتەوە کاورا ئەگەر ئەوەنە بەرامبەر بە خانەوادەی خوێنێک لێ ڕژیا بوو وەفای بوایە بە شوێنە زانین و شەفافیەتە لە چۆنیەتی بۆ لەسەر چی کەی بە هاوکاری کێ ئەنفال اتفاق کەوت ئەوێسیا نەقەرە بوو کردن و نانم بەیانێ بخۆم تۆ نەمەسئولە گیانە باوکتی تۆ نەساحێوە گیانە دایکتی تۆ نەساحێوە گیانە خۆشک و براتی ئیستە دانیشتگی خوێنیان ئەخۆیت و پاڵە داگەسە و ملە کردگەسە پوت جامعەیە ئێمە ئیشێ بتوانێت ئەم مەوزعە بگرێ کاک ئەبوبەکر ومن نەچووم لەسەر نەزەراتت جەنابەت تەحلیل کە من خۆشحاڵم کە ئێوە بەشدار بوون ئێمە بە چەندین تێگەین جنابەت وتە هەڵەیان کردە وەلێ ئێمە وتمان ئەمانە دخاڵەتە مستەقیمیان بووگە ئەم دەوڵەتانە دروستیان کردگە و بۆ ئەم مەسیرە ئەڕۆن و ئەوەی کە ئمڕۆ لە هەرێمە کوردستانە ئەتفاقەکەوێت دلیلی نەزانین و بێسەوادی نییە دلیلی ئەوەسە دقیقەن خەریکن پرۆژەهایە کە پێیان سپێریاگە ئەیوەنە بەرەوە جێبەجێەکەن وە فرە خاسی ئەزانن اتفاقەن فرە خاسی ئەزانن ئەمە نکتەی ئەوەڵ بوو کە ئێمە دەی تێگەین نکتەی دووەم کاک ئەبوبەکر ئێمەی وادار کرد بڕۆین ئەبعادە مختلفە ئەم جنایەتە بەڕەسیکەین هەر لە دۆڵە جافایەتیوە تا منتەقەیە گەرمیان و بادینان بەڕەسیکەین بزانین چه اتفاقی کەوت کە ئمڕۆ کاک ئەبوبەکر ئێژێ دانشگاکانە ئێمە پڕە لە یەک مشت ئەحمەق چه اتفاقی کەوت کە ئمڕۆ لە سەرزەمینە ئێمە کەسێک پێی بەرناخوات تەوهین بە ساحەتە ئینسانیەکە یەکەن ئەی گەوجێنن ئەی خەڵەتێنن قیەمی ئەگۆڕن تحقیری ئەکەن مەقامە ئینسانیەکەی تەنزیل ئەدەن ئێمە بە کامە فیسەقەرات تێپەڕیگین وامانە پێاتکە کاکە لە ئاخر و جملەیەکی وتی نابێ ئومید بۆڕین دانتە وتی لە سەردەر جەهەنەما نووسیاگە لەگرا ئومید نییە و لە ناو جەهەنەما ڕووبارێ تێ ئەپەڕێت کە جەهەنەمیان وەختێ لە ئاوەکەی ئەخۆن فرامۆش ئەکەن لە توولی ڕۆژاچیان لێ قۆمیا پس جەهەنەم جێگەیەکە کە هەم فرامۆش ئەەکەی هەم ئومیدی تیانە داسایۆفسکی وتی جەهەنەمی کەسێکە وا عشقی نیە جەهەنەم جێگەیەکە وا عشقی تیانە پس بەم دوو نوکتە کە وتم ئێشێ کوردەوار جەهەنەمترین جەهەنەمە جەهەن بێت ڕاستەکە
دائما لە دڵ ناومیدی و ئومید تێتە دەر ئەوە نییە ئێمە وەشتیاگینە گیانە خۆمان لە ئینسانە با شەرافەت و با کەرامەت وەکو کاک ئەبوو بەکر تا کاک مامۆستا محەممەد ڕەئوف تا مامۆستا دکتۆر لوقمانە بەڵخەیی کاک ئیسماعیل کاک کامەران کاک مستەفا دادەکەژاڵ تەمامە کاک هادی کاک فەرهاد و تەمامە ئەمانەی کە شاهدانە ئەم جەریانە بوون خۆیان ئەدەنە دەمە یەکەم ناگەهەن جامعە دروست ئەبێت ناگەهەن بۆ ئەوەڵین بار دەنگە پیورە مردم تێتە دەرەوە مشتومە ڕەکەین تەکە یەکتریا دیبیت ئەەکەین تەکە یەکتریا زەوایای جۆرا و جۆر بەڕەسیەکەین تا مردمە ئێمە فێرە حکمدان بێت تا مردمە ئێمە مەسئولیەت هەڵبگرێ بەربرسایەتی هەڵبگرێ بەرامبەر بەخۆی بەرامبەر بە ئینسانبوونی زەکاتە ئینسانبوونی بدات کاکە تۆ کاورایەکی فەلەج ئەوێنیت کاورایەکی سوالکەر ئەوێنیت 2 دینار فرە ئەدەی 2000 دینار فرە ئەدەی ئەوەڵەن خوا شکرەکەی کە تۆ وانیەیت 2 مەسئولیەت هەڵ ئەگری بەرامبەر بەوەی کە تۆ خەریکی زەکاتە سەلامەتیت ئەدەی ئەو زەکاتە ئەدەی سەلامەت ویت تۆ بۆ نانواری ئەم گشتە بۆگەنی و قێزەونی و بێقیەمی و فەسادەی تەنیگیتیوە خوتی گۆڕیگە لە ئینسانیت دەری هاوردی کەی گەرەکتە زەکاتە ئینسانیەتە بەی ئەوە سە ئەمسالی کاکە ئەبوو بەکر زەکاتە ئینسانیەت بدەن من زەکاتە ئینسانیەتە مەدەم و تەمامی ئەمانەی قسانی کە ئەیکەین ئەم کاتە ئەم دیبەیتە هەر ئەمە خۆی لە خۆی ئەمە خەباتە ئەمە ئومێدە ئەمە بڕوابوونە بە ئایندە ینی ئێمە کە ئەمانەی ئایندێکی باشتر بنیاتنین ئەینات بۆ خۆمان سەرقاڵەکەین هەر ئەمەی کە من و تۆیکەین ئەم زوێت دایلۆگە بەڵگەی لەسەرەوەی کە بە ئومێدەوە ئەژێت ئەمانەوێت داهاتوومان لە ئێستا باشتر بێ تەبیعەتەن وەلێ ئێمە ئێشێ بزانین کێها وامانی پێکرد ئێشێ بزانین دوژمنمان کێس ئێشێ بزانین دوژمن بەرەو کوێمان ئەوات کاملە دروستە تا هێزە گشتی دروست بێت جامعە بە تەکتەکە ئێمەمانان دروست ئەوێ کۆمەلگا بە تەکتەکە ئێمەمانان دروست ئەوێت هێزە گشتی لە مەچەکە ئێمەمانان و تێتە دەر ئەگەر ئەمڕۆ ئەوێنن خەڵک داوای موچە ئەکات ئەوە دەرنەتیجەی ئەنفالەکان و گۆڕینی خەڵکی بۆ مەجمەعەکان و بۆ مەعسکەرەکانە لە بیرتان تێت خەڵک لەسەر وەلیە خۆی لەسەر خاکە خۆی لەسەر خویە خۆی لەسەر میراتە خۆی گۆڕیانەوە ئەوڵ دەفە جگەرەی سومریان پێئەدا سیارەی برازیلیان پێئەدا وڵمە گۆشتیان پێئەدا بە سێ قەت نەگەی بە پێشە لێم دوا دییان ئەوە بەشی نەکرد پەلاماریاندان بە یەکێتی و پارتی و حسکوش و ئەی و تەمامە ئەحزابە چەپ و ڕاست و بە حەرەکەی ئیسلامی و کەوتنە گیانە ئەم مردمە تا ئەم مردمە کۆچ بدەن بەرەو شارەکان کە لە ئوردوگا پیسترن ئەم مردمە لە ناو ئەم شارانە نەمڵکیەتیان هەست نەمالکیەتیان هەست نە اختیاریان لە خۆیان هەست محاسرە کریاگن وانە ژێرە قانون بۆ قوتێ دەست درێژ ئەکەن ژیانە دەڵاڵی ئەکەن ژیانە خاڕ و خەفیفیە کۆیلانە ئەکەن تا بەفرۆشتنە ژێرخان و سەرخانە سەرزەمینیان هەموو شتێکیان کە تاڵان بوو وجودە ئینسانیشیان کە تاڵان بوو بەم فەلاکەتە بکێشین کە ئمڕۆ کێشیاگن ئەمە جینۆسایدە سیستەمەتیکە 300 ساڵە ڕابردووە وا ئمڕۆ خەریکە بۆنی لە کورد نامێنێتەوە مەگەر ئەوەی کە لەسەر ئەم هەڵدێرە ئێمە هەڵگەڕێنەوە با بزانین گەورەترین اتفاقاتە تاریخی لە ناو ملەت‌هایە دەسی پێکردگە کە لە قەراوی فەساد و نابوودیا بووگن و ئەلەوێ دەسی پێکردگە بۆیە ئاخرین شۆڕش لەم سەرزەمینە کوردەوارە دەست پێکە ئێمە بە کۆمەکە کاکە ئەبوو بەکر ئمڕۆ تۆزێک و سەرەتایەکمان دەست پێ کرد مقدمەیەکمان دەست پێ کرد لە دادگاه ئەنفاریان جا ئێمە بەردەوامین لە چیرۆک و داستانەکانە شاهدینێک لەم پرۆسەسا بوون کاکە ئەبوو بەکر ئمڕۆ وتی کە دەستگاه حاکمیەت و نگاه ڕسمی چۆنە چۆن چێوە خاتە لای چرخ ئەوەی کە تحقیقات نەکرێ و لە چی ئەترسێ کە ئەم تحقیقاتە نەکرێ چون دەمامەک و پەردە لە ڕووی جنایەتکاران لا ئەدرێت و جنایەتکار وەختی جنایەتکاریەکەی لە زەهن ئێوە مشخص بوو خۆتان حکمداندا ئەمە جنایەتکارە ناتوانێت لەسەر گۆی ئەم زەمینە بڕواتە ڕێوە بە ئاسانی دەنگ دلێربوون و حاکم بوون پێشکەش ناتوانێت حتا کناراوەکە و حەمامەکەی ناو ماڵی بە تەنهایی بڕوات
و هەموو دنیای لێ ئێوەتەوە فیشەک، هەموو دنیای لێ ئەوێتەوە دوژمن و بە پیانە خۆی دەرەچێ. تەمامە تەلاشی ئەمەسە خەڵک بەم نەختە نەگات، خۆڵە کاتە چاوە خەڵکە کاتە سوال کرد، بچووکی ئەکاتەوە تەنزیلی ئەداوە. ئێمەیان لە دادگاکانە ئاەتدا ئەمە بەڕەسیەکەین. کاکە ئەبوو بەکر، من داواکەم ئەگەر ئێوە تەکمیلیەیەک بدەن کۆبەندیکی بکەنەوە و ئەزانم فرەماندوون کۆتایی بێنین لە دادگاکە ئێمشەومان. من سپاسی جەناب دەکەم کاک پەیمان. من ئەڵێت شیوەنی من شیوەنی ئینسانیە، بانگی ئازادی و ڕووی یەکسانیە. شیوەنی من شینی کوردی بێبەشە، ئەو گەلەی حاشا دەکەن لی و هەشا. ئەم خەمەی ئێمە خەمێکی پیرۆزە، خەمێکی زۆر زۆر گەورەیە، و ئەبێ بەردەوام بین، و ئەبێ گەشتبینانە هەنگاو بنین، و ئەبێ بڕوامان وابێت کە زەمن بەشێکە لە چارەسەر، کات گرنگە بۆ ئینسان. بەڵام بە مەرجێک ئێمە کات بقۆزینەوە، کات پلانمان هەبێ لەگەڵ کاتە، پلان و ڕۆڵدا بەشکردن و ئەرگدا بەشکردن، مصلح و چاکەخوازەکان یەکتر بناسن. بە دڵنیاییەوە من خۆم بڕوان بەو قسەی غەسان کەنەفانی هەیە کە دەڵێت چەند جوانە مرۆڤ لە هەناوی لە ڕەحمی نائومێدیەوە ئومێد بێنێتە دەرەوە. لەم سەرزەمینەوە کە باسمان کرد کە بەدەستی دەسەڵاتدارەکانەوە گیری خواردووە، وەکو قورئانە فەرمێ فەما بەکەت عەلەیهم السەماء والأرض وما كانوا منظرین. کە ستەمکارەکان ئەڕۆن ئاسمان و زەمین بۆیان ناگریا و بۆیان پشیمان نابێتەوە، چونکە بەدەستی مرۆڤی ستەمکار و فاسیدەوە زەمین و ئاسمانیش بۆگە نەبێت، پیسە بێت. یانی بۆیە ئەمەی کە مرۆڤ بە ئیسلاح خواز و چاکە خوازەکان ئەم خەمە گشتیە لە ئەستۆ ئەگرن، ئەمە نیشانەی هەستکردنە بە بەرپرسیاری، ئەمە نیشانەی خۆدۆزینەوەیە. چونکە مرۆڤ لە ژیانە ئەگەر شتێک ئیزافە نەکا بۆ ژیان، مانایە خۆی زیادەیە. ئێمە نامانەوێت زیادە بین، ئێمە ئەمانەیە بەم 52 ڕۆژە تەمەنە کورتەی دنیا شوێنەوارێکی باش بەجێبێڵین. یعنی تۆ سیر کە ئەوەی کە ئەڵێن تەمەن پان ئەبێ درێژ نابێ. پیاەکی وەکو کاک ناسری سوبحانی بەو تەمەنە کەمە گەیشتۆتە پلەی ئیجتیهاد بە 38 ساڵ تەمەن. سوهرەوەردی زیاتر لە 200 کتێبی نووسیوە کە تەمەنی کەمتر لە 40 ساڵ بووە. مامۆستا عەلامە مەلا عەبدولکەریمی مدەڕیس کە فەوتەکە کتێبەکانی زیاترن لە کێشی. مامۆستا هەژاری مکریانی بە 4 ساڵ هەمبارن بۆرینەی نووسیوە. مامۆستا هەژار بە 11 مان تەرجمەی قورئانی نووسیوە کە قورئان فریای ناکەوی لەم سەر بۆ ئەو سەر بە 11 مان هەر جوان تی بگەیت. بەم وشە جوانانەش مثلا لە تەفسیری ئەوەی حەزرەتی نوحە وەقیل یا ئەرض ابلعی ماءکی ویا سەماء ئەقلیعی وغیض الماء وقضی الأمر واستوت على الجودی. چەند جوان وەسفێکە مامۆستا هەژار. ئەو جاوترا زەمین ئاوت هەڵقورێنە، بەرزایی بەس ببارێنە، ئاو ڕۆچوو بە ناخی ئاخا و کار سەری گرت لەسەر جودی لەنگەری گرت، وترا تارن ئەوانەی ناحەقی کارن. سەیری ئەم زمانە شیوینە کوردێ بۆ تەرجمەی قورئان. کەواتە لە ژیانی مرۆڤەکانە ئەو شتە نیە پێی ئەوترێ مستەحیل و ئەستەم. هیچ شتێک لە بەردەم ئیرادەی مرۆڤە ئەستەم نییە، مستەحیل نییە. وەکو ئەم لە پەندێکی ئەمریکیەکانە دەڵێن، ئەڵێن ویست و ئیرادە معجزە دەخڵقێنێ. ئینگلیزەکانیش دەڵێن ئەوەی ویست و ئیرادەی هەبێت ئەوە هێزی لەلایە، هێزی لەلایە. مادام ئێمە مرۆڤین، مرۆڤ وەکو بوونەوەر و کائینێکی گەورە کە خوای گەورە عەقڵی داوەتێ و ئیرادەشی داوەتێ، ئەم دووشتە مرۆڤی تەکریم کردووە بە عەقڵ و ئیرادە، کە توانای خێرمان هەیە، توانای شەڕمان هەیە. ئێستا من و تۆ ئەمان توانی دەربارێکی دەسەڵات بین و های لایف لێی بژین، بەڵام کە خەمی گشتیمان هەیە بە ئیرادەی خۆمان چاکەمان هەڵبژاردووە، بە ئیرادەی خۆمان بۆ پەیامێک ئەژین، بۆ بیر و باوەڕێک ئەژین، بۆ ئەوانی دی ئەژین. چونکە پێغەمبەران بۆ گەورە
کە بیریان لە خەڵکی تر کردوێتەوە بۆ گەورەیە پێغەمبەران بیر لەوانی دی ئەکەنەوە بیر لە بەرامبەرەکانەکەنەوە بە پشتیوانی خوای گەورە ئێمە لەسەر ئەم ڕێچکێ هەنگاو ئەنین و ئەبێ مصلحەکان بەیەکەوە ئاگایان لە یەک بێ مەبدەئێکی قورئانی هەیە دەفەرمێت والذین كفروا بعضهم أولياء بعض خراپەکارەکان بێباوەڕەکان هاوکار و پشتیوانیەکەن إلا تفعلوه ئەگەر چاکەکارەکان مؤمنەکان ئیسلاح خوازەکان ئیسلاح تەڵەبەکانیش هەمان کار نەکەن هەماهەنگی و هاوکاری و پشتیوانی و یەکتری تەواوکردن تەکن فتنة في الأرض وفساد كبير لەبەرەوە ئێمە بە هەموو خراپەکارەکان ئەڵێن بە هەموو ئەوانەی کە شکۆی کاکی کوردی ئەشتێنن بەوانەی کە من بەچی خەفەتە خۆم خەفەتی من بۆ ئەوەیە کە کورد بە درێژایی مێژوو قەوارەی نەبووە بەڵام ئەخلاقی هەبووە مۆڕاڵی هەبووە ڕەوشتی هەبووە لە لادەی کوردەواریا بۆ خۆشت وەکو من خەڵکی لادەیت ینی سەربانەکان دیوار و حەوشار نەبوو لە لادەی کوردەواری کورد ئەوە نە بە ئەخلاق بووە هەرەوەز هەبووە خۆ من ئەخلاق کورد ناکەمەوە لە جنسا جنس بەشێکی ئەخلاقە وەفاداری ڕێز خۆشەویستی بەدەمیەکەوە بوون بەداخەوە تا ئەمڕۆ ئەخلاق باری کردووە لە ناو کۆمەڵگەی کوردەواری چواردە شارستانیەتی گەورە ساسانی و ڕۆمانی و یۆنانی و هەموو ئەمانە بە عوسمانیشەوە بە ئەمەوی و عەباسیەکانیشەوە ئەم حەزارەتە گەورانە کە ئەخلاق نەماوە بەوەوە بەڕاستی ئەو لەبین چوون بۆیە حتا فرانسیس فۆکایاما لە کتێبی نیهایەت التاریخاڵێ ئەو مرۆڤانەی کۆمەڵگاکانی ئەم ڕۆیان پێکێناوە مرۆڤانێکی بێدڵن دڵیان نەماوە وجدانیان نەماوە بۆیە مرۆڤی گەورە چێیە مرۆڤی گەورە ئەوەیە کە کەلێنێک پڕەکاتەوە کەلێنێک پڕەکاتەوە سەنگەرێک ئەگەیە سەنگەر مرۆڤی گەورە چێیە ئەوەی بیر لە خۆشبەختی بەرامبەرەکانی دەکاتەوە مرۆڤی گەورە چێیە ئەو کەسەیە کە بۆ ئەبێ بە پەروانە خۆی ئەسووتێنێ لە ڕاستیە لە پێناوی ئەوەی ترا وەکو مامەستا پیرەمێردی شاعیر ئەڵێ چەند جوانە ئینسان سیفەت شەمعی بێ بۆ خۆی بسووتێ و نەفعی جەمعی بێ مرۆڤە گەورەکان ئەوانن کە خۆیان دەسووتێنن بەڵام بۆ ببن بە ڕووناچی بۆ دەوروبەرەکەی خۆیان لەبەرەوە ڕێڕەوی مێژوش هەمیشە مرۆڤە گەورەکان گۆڕیوانە مرۆڤ بە هەڵوێستەکانیەوە گەورەیە بە شەهادەوە گەورە نییە بە ناوناوبانگەوە گەورە نییە بە پۆست و پلۆپایەوە گەورە نییە بۆ گەورە نیە ئەو لە ئەمریکایەوە ئەو لە ئینگلیزەوە من لە لادەیەکی کوردەواری دەژین بە هەڵوێستەکانتەوە گەورەی بە ئەخلاقیاتەوە گەورە بۆ چوارچێوە پیرۆزە لەبەرەوەی قازی محەممەد ملی بە قەنارەکەیان کراوە بۆ بەردە قارەمان ڕەمزێکی پیرۆزیە لەبەرەوەی شێخ مەحموود لەو تاشە بەردەیە شەڕی داگیرکەرانی کردووە بۆ مەکە پیرۆزە لەبەرەوەی خانەوادە و خێزانێک کە ناوی ئیسماعیل و ئیبراهیم و هاجرە خاتونە ئەمە ڕەمزی قوربانی دان بوون لەبەرەوە مرۆڤە سەرزەمینەکان پیرۆز دەکات ئەوە ماندێلایە سژنیشی پیرۆز کردووە ئەوە ماندێلایە ئەوە جیڤارایە بۆ بە ڕەمزی مقاومەت ئەو مرۆڤانی کە گەورن ئەو مرۆڤانی کە ئەبەخشن هەمیشە ئەوانە ئەبنە بزوێنەر و داینەمۆ و تەنانەت فریادڕەسی گەلوونەتەوەکانی خۆیان خوای گەورە ئێمە و ئێوەش لەوانە حساب کات زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئەو کاتی کە بە ئێمە بەخشی و من خۆم زۆر چێژم لە قسەکانی جەنابەت بینی و خۆم سوودمەند بووم لە جەنابەت ئەم برا بچووکەی خۆشت بەسەر کردەوە ئەوە گەورەی بوو بۆ خۆت چکە من خۆم لەو ئاستەدا نابینمەوە بە خودای ئەوە گەورەی خۆت بوو کە چکۆلێکی وەکو ئێمە خوێندەوە کاتێمە نەخێر وامە فەرمونون کاکە ئەبوو بەکر من پێش لەوەی تەشریف بۆ نەزانم هیلاک و ماندووی سێ چوار نوکتە هەست من لە سەرەتای شۆوتم دیسانەوە تکراری ئەەکەمەوە باوەڕکە من بە تەمامە وجودم قەناعەتم هەست کە ئێوە ئینسانێکی خاسن سادقن و مردن ئەوەی کە فەرمایشتان کرد قەناعەتتان وایە من تەبریکتان پێژم لە ناوی ئەم گشتە انحرافەی کە سەرتان لێداوە وەکو هەر لە هەژاری مکریانی و تا سۆهڕەوەردی ئەم مرۆڤە سادقە مەردەی وەکو جنابی لێ دەراتکە یعنی فرم مەردانێکی گەرەکە ئەم گشتە متونە منحرفە بڕچێتە ناو زەهنە ئینسان و ئینسانێکەوە نەمەردوێ
کاک ئەبوو بەکر ئێمە 1800 ساعت سخڕانیمان هەست بە تەمامی ئەم مێژووی کە جەنابە ڕۆشتی ڕۆیشتین و هەر هەموویمان باتەڵ کردگەسەوە بابزانی ئەمە بۆ سەمومەنە دادگاکە ئێژم وەلی من معتەقدم کە جەنابەت خەیلی ئینسانە سادەقێکی و ئەوەی کە ئیمڕۆ وایتە ناوی پارلەمانە باوەڕکە ڕۆژێک پێی بووی ئەم پارلەمانە لەسەر چی دانریاگە و چۆن دانریاگە من مطمئنم جز ئەوڵین کەسانێک کە تێتە دەرەو لەمەوە خۆی ئیعلامە بەڕاعەتی لێەکە ئێوەن من ڕفتارم فەرقە کاتە هەر کەسێکە ئەزانم کەسێک ئینحرافاتە بنەڕەتی هەست یا کەسێک کەوت کەسە ناوە گەمارویەک کە لێی دریاگە بزانە کاک هۆمەر محەممەد کە قەرارە بەعدەن بەشدار بێت و من سعادەتم نەبوو ئەمڕۆ لەگەڵ یا قسە بکەم تەکستێکی نووساگە و نووساگێسی بێڵە با کاک ئەبوو بەکریش قسە بکە کاک هۆمەر محەممەد با من نوکتەیەکە عەرزکەم ئێمە یەکەم بارە لە تاریخا تەمرینەکەین کۆمەڵگابین من مردمم من نە پسپۆڕم نە پرۆفسۆرم نە تایتڵم هەست نە عنوانم هەست نە شەخصم من ئیدەم و ئیدەیە کوردیەتم حەجێکی تر نییە ئەمە یەک دوو من دادگاهێکم دانیاگە سەنگومەن بەمە دەسە خەڵکی بێ سەنگومەن تۆ قزاوت ناکەی ناتوانی قزاوتکەی تۆ ئیشێ مەبنایەکە بە ناوی قانون بوێ تا بتوانی قزاوتکەی تۆ ئیشێ تەرحە ئەدعایەکە کردوێ تا متتەهەمێک بانکەی و مەحکومێک دروستکەی بێ سەنگومەن تۆ ناتوانی کارکەی ئەمە نکتەی ئەوڵە کاکۆمەر من مەجبورم قسە بکەم من کەس نایرمە ئەگرا فقط ئەو قسە بکات و من سوال نەکەم من لەگرا ڕای گشتی خەڵکم بۆ مهمە ئەو کەسانەی کە ئیمڕۆ ئەیبینن لە داهاتووە ئەیبینن مشتومڕە نێوانە فەرمایشاتێک کە کاک ئەبوو بەکر و دەیانی وەکو کاک ئەبوو بەکری ترتێن لە ئینسانە عادی لە ئینسانە لە پۆزیشن بووگە یعنی لە وەزعیەتە ئێمە مانان مردمی کاکە هۆمەر با من نکتەیەک عەرزکەم لەم ئینقلابەی ئێمە ئیکەین مردم وا لە سیچوەیشنە حاکمیەت وا لە سیچوەیشنە کارێک نظامە سەرمایەداری کریەسی ئەمەسە مردمی برگەسە پۆزیشن بردیەسێ وەزعیەت لذا هیچ وەخ وەزعیەت ناتوانێ با لە سیچوەیشن وەزعیەتەکە زانی چییە ڕۆژنامە نگاربوون وەزعیەتە ڕووناکبیربوون وەزعیەتە ئوستازە دانشگابوون وەزعیەتە معەلیم بوون وەزعیەتە مامۆستابوون وەزعیەتە پزیشک بوون وەزعیەتە هیچ کردنەی گەلەکە مردم وێ گشتی گەرە کێسی فەرق بکاتەکە مردمە لە وەزعیەتێکی بەرتر لە مردماوێ لذا هیچ وەخت کۆمەڵە مامۆستایان ناتوانێ با لە حکوومەت هیچ وەخت کۆمەڵە پزیشکان و سنفەکان ناتوانن بن لە حکوومەت من مردمم خودم مردمم گەرچێ نظامە سوڵتەکارێکی کردگە ئێمە وەختی ئێژین مردم یعنی مشتێ ئەوامە بێسەوادە بوو مردم برسیانە مردم فەقیرن مردم ناحاڵین مردم بێفەرهەنگن مردم ئێشێ تربیەتکەین مردم بێ تربیەتن نا من مردمم مەسەلە سەرێ مەسە هیچ کەس ناوێتەوە مردم هیچ کەس نەیگەرەکە مردم وێت من حەزەکەم پێم بێژن پسپۆڕ و پرۆفسۆر و کەس قسەکەم خەڵک وەزانێتە شەهوەتە کەلامم هەست ئاغیا من شەهوەتە کەلامم نییە سەرزەمینە ئێمە 300 ساڵە سیستەماتیک نابوو دەکرێ من مطمئنم کاک ئەبوو بەکر ئێستا ئیعترافەکە یەک نەغدی بە کتێوەکانە سۆهرەوەردی نەخوێنگەسەوە کەسێکیش نەغدە سۆهرەوەردی نەکرێگە گشتی تەمجیدە سۆهرەوەردیەکە کاک ئەبوو بەکر هیچ وەخت نەغدی بەر عەلیە شەریعەتی نەخوێنگەسەوە لای ئێمە فقط خەڵکی کتێ و ئەنووسێ فڕێ ئەداتە دەرەوە کەسێ نەغدی ناکاتەوە یعنی بە قەوڵێ وە ڕەخنەی لێ ناگرێ تا کتێوەکە نەمرێ تا ئەسەرەکە نەمرێ کەسێ ڕەخنە لە هەژارە بووکریانی ناگرێت بۆی هەژارە بووکریانی لە خۆی وە زلە کەس نازانێ بوو زلە کەس نازانێت چ تەوتە ئێوا لە پشتە هەژارە بووکریانیە بنەجووە کەس نازانێت بۆیە ئەم مردمە فێروگە کەس نازانێت قازی محەممەد کێ دروستی ئەکات وە کێش ئەیکوژێ وە بۆ ئەیکوژێ ئێمە ئەمە نافهمین بۆیە کاکە گیان ئێمە لەگرا دیبەیت ئەەکەین من لە کاک ئەبوو بەکر فێرەوەم کاک ئەبوو بەکر لە من فێرەوێت با بزانی من دیبەیتەکانە خۆم ناونیاگە دیبەیت ئەزانی بوو چون من دیسکۆرسی 300 ساڵی ڕابردووی نظامە سوڵتە ئەناسم و کەس جوابی نەداگەسەوە بزان من ئەمڕۆ کاک هۆمەر سەنگومەنێکم دادەسە
وتم اجتهاد ناکرێت لەسەر زەمینە ئێمە فیلسوف نییە وتم جوولەکە قانون دروستەکە وەرێ دیت یەک نەفەر لای ئێمە نەهات بە عینوانە دژە شەڕ ئاشتی خواز بەجێ ئەوەی بڕوات بچەسپێت بە دامەنەکەی گاندیوە یا لە پشتە نلسۆن ماندەلا بێتە دەرەوە هەڵگەڕێت و بێژە کاکەگیان خودم مەقولەیە شەڕکار بکەین بیکەین بە جورم دەی ناوێت چون لە بەندە ئەوڵ و جواوت ئەدەن و ئێژن ئەوەڵین اتفاق مەرگێک کە لە بەشەریە تاکەوت کە لە ئەدیانە ئیبراهیمی قەتڵە براز بەدەسە برا قابیل هابیلی کوشت پس شەڕ هیچ وەخت ناوەڕێتەوە من وتم هیچ خەلەبانی لە دنیا محاکەمە ناکرێت من وتم ئەمە و ئەمە تا ئێستا هیچ کەس نەیوتکە هیچ ئینگلیسیەکیش نەیوتکە بۆ چون ئێمە تەفەکر ناکەین لە جامعەمانە ئێمە سەنگومەنی ترمان وافێ کاکە عومەر جەنابەت بە کولی زانایی وە کە من بیستگمە جەنابەت خەیلێ کارت کردە لەسەر ئەنفال ئێمە سەعادەتمەند دەوین کە زەحەماتت جنابت بوێنین زەحەماتت جنابت زمانی دەنگ ئەداتۆ کە بگاتە ساحەیە مردم نەخت بکرێت و ئیزافەی پێ بکری لی کەم بوێتەوە ئەو وەختە ئەو مەتنە جنابتە نامرێ گەڕەسێنی بزانە کاگس مامۆستا ئیسماعیل بەڵخەیی چوو دادگای تاوانە باڵاکانی عێراق شاهدی سەدام حوسێین بوو ئەزانی کاربردە و شەهادەتە چ بوو بە دیبەیتە 28 ئێمە ئەگەر اشتباه نەکەم بچۆ دیبەیتە 28 گوێ بدەن نەک ئێمە سابتمان نەکرد دەست دادگای سەدام حوسێن فەرمایشی و نەمایشی و شانۆ بووگە نەک ئەوە نەبووگە هەر تەواو مزەخرەف بووگە ئەزانی بۆ مزەخرەف بووگە ئەو جار تەمامە ئەوانەی کە یاسایان خوێنگە قانونیان خوێندگە مەحامین حاکمن کەوتنە ژێرە پرسیارە گەورە کاکە لە هەموو جێگەیەکی دنیا ناوی دەستگاهی دادە دەستگاهێکە کە عیداڵەت بەرقەرارەکە بە ترازوویەک دیاری کریاگە ئەمە یعنی ئەمەی کە لەگرا حاکم لە بەرامبەر متهم و مدعیا قزاوت ئەکا هەرتکیان ئێشێ شرایطە بەرابەریان بوێت یعنی ئاغای متهم ئێشێ حەقی بوێ کە وەکیلی بوێت کە بازیەکە بزانێەوە دفاعی لێ بکە ئاغای متهم حەقی هەست لە تەمامە شەواهد و مەدارەکی کە بەر عەلەیهی سادر ئەکرێت ئاگاهوێ خوێندوێتی و دفاعیاتی خۆی بەر ئەسەرە ئەو شەواهدە و مەدارەکە دانیابێت کاگسمایلی ژێمە لە پڕێکا بریای نەدادکە بەرزان تەکریتی و ما بەقی ئەسڵەن ادعای شەهادەتە ئەمەیانە بەدەست نەگەی بوو نەخوێنە بوو چون ئەسەن مهم نەبوو قەرار بوو کاگسمایل بچێت داستانی نەقڵکە قازیەکە بگری تەواوی کاپچێ پێیکاری بۆیە کاک عومەر واجبە من قسە بکەم کاک ئەبوو بەکر ئینسانێکی سادقە ئینسانێکی زەحمەتکێشە زەحمەتی کێشاگە کتێوی خوێندگەسەوە وەلێ ئەو کتێوانەی کە خوێندی گەیشتووە نەخدەکانی وە بەردەست نەکەوتگە کاک ئەبوو بەکر هەڵە گەڕێتەوە ئێژێ هەڵەیان کردگە نەخێر هەڵەیان نەکردگەمە هەڵە نییە هەڵە یەک هەڵە دوو هەڵە سێ هەڵە چوار هەڵە پەنج ئەمە چ بوو ئەم گشتە هەڵە بابیجان من مثالمدا وتم ئەم حکوومەتی هەرێمە ئێژێ ئێمە دوژمنمان فارس و تورک و عەرەبە دەیتۆ بوو ئەوەی لە ناوی ئەم دوژمنە بمێنێتۆ ئێشێ ئیلتیجای نیشتمانیت بێت ئێشێ پاتریۆتیک بوونت بێت کەی لە وەتەن بوونت بێت نیشتمان پەروەریت بێت نەوەیە نیشتمان پەروەەر دروستکەی ئێشێ حکوومەتێک دروستکەی مەحبوب بدڵە مەردم بێت ئێشێ مەردم تۆ بەسەر دەسەوە بگێڕێت تا تۆ لە ناوێم گشتە دوژمنە بمێنێتەوە سوعال دەیتۆ ئیستا منفورتەرینی لە مەسیف سەلاحەدین و بیتە دە 10 کیلومتر ئەولاتر جمێن بە ملتا ئەمارێت تۆن زاتە نییە لە قڵاچۆلان بیتە دەرو 2 کیلومتر بە پێیان بڕۆ 1 ملیۆن جمێنە لێ ئەدەن و ئەیشت کوژن تۆ ئەلا ڕقمە ئەم گشتە تەنەفورە چۆن نەبسەر زەمینیە مەماگی تۆ مەرنایژی تورک دوژمنە مەرنایژی ئێرانی دوژمنە مەرنایژی ئێران یا تۆ تورک و ئێرانی و بابا ئەمریکا و جوولەکە و گشتیان بەیەک و دەوێت داتیان نیاگەم مەردنیە مەفاسد بکەی بۆ من ناوێ قسە بکەم کاک عومەر بزانە ئینسانێ وا لە ناوی شەڕا خۆی نازانێت چی لێ کاک عومەر زۆر پیاوێکی ماندووە بە ئەنفالەوە من ئەزانم کاکە ئەزانم خەریکم ینی ئەوەندە ماندووە کاک عومەر من سوپاس یەکەم کە ینی بەشێک لە قسەکانی ئەمڕۆ من لە سوودم لە کاک عومەر بینی بەڕاستی کە بە سوپاسەوە کە وەڵامی تەلەفۆنەکەی دامەوە
کاعمە کۆڵێکی زۆر گەورەی ئەنفالی هەڵگرتووە حەزەکەم زانی کاک نا من ئەزانم پێیان وتگەم من گەرەک بە کاک عومەر بزانێت کە ئێمە لەگرا شەهوەتە کەلاممان نییە خۆمان دەرناخەین هەمومان یەکتری تەواوەکەین کەس ئەوە نییە ئەوەی کە زوو پیانەوت علامە العالم بكل العلوم هەمومان پێویستمان بە یەکتر هەیە و هەمووشمان لە یەکدیوە فێرە بین قوربانجان نەخایشەکەم نەکاک عومەر قسەکەت خراپ نەبوو سوال ئەمەسە ئایا من خۆمم نەمایشدا ئایا من شەهوەتە کەلامم بوو یا ئەو قسانەی وتم بە زاناییەکانە مردم ئیزافە ئەکا کامیان کاک عومەر من خۆم کاک پەیمان سوودم لێ بینی سپاست دەکەم من خۆم سوودم لە بەشێکی قسەکانت بینی ئەکرێ لە هەندێکیانە جیاواز بین من و تۆ بیرکردنەوە مانیان قەناعەتمان بەڵام لە عموما سوودم لێ بینیوی لە گشتیە نابژیت کاگە بوو بەکرد لەسەر ئەوەی کە قەناعەتمان پێیەکۆنیە ئەتوانین دانیشین قەناعەتەکانمان مەترەحکەین یعنی من بە ئەدلەوە جەنابەت بە ئەدلەوە تێنە بەرەوە بەحسە من تەکە کاکچوون کاک عومەر قەرارە بێت بەشدار بێت و ئەم شەرەفە بە ئومەتە کوردی بدا بابەتە زەحماتێک کە کێشیا گێسی بۆ ئەوەی زەحماتەکەی نەمرێت زەحمات زیندوو ئەوێتۆ دیبێتێکی تریش لەگەڵ کاک عومەر عقیل لەگەڵ کاک عومەر نە حتمما ناخر لە بەرنامەمان نابوو کە پەیوەندی لەگەڵا بکەم بۆیە من جوابم داوە ئەگەر جوابم نەداوە لەوانەیە ناڕەحەت بووایە بیوتای نایڵێ من قسە بکەم کاک عومەر تۆ تەشریف بێرە من هەر قسە ناکەم عومەر گەنجینەیەکی گەورەیە لە مەسەلەی ئەنفالە گەنجینەیەکی پڕ و گەورەیە هیوادارم سوودی لێ ببینی تەوەجۆ فەرمی مەمنونم کاک ئەبوو بەکر بارسوەت واجب بوو من ئەم تەوزیحاتە بدەم با ئێمە بفەهمین کە ئێمە خەریکین بەرەو کوێ ئەچین عەزیزم زەهنە ئێمە پڕە لە ئینحرافات وەم ئینحرافاتە خریاگە سەناو زەهنمانەوە و ئێشێ دروسی بکەین و لەگەڵ یەکتریا دەرکەفین کاکە ئەبوو بەکر ئەزانێ ئەوسا ئێژن باو بوو فەقیهانە ئیسلامی دائنیشتن یەکێکیان ئەوە زد خوا یەکێکیان ئەوە تەرەفدارە خوا شەڕە فەلسەفیانە کردووە یەکەوە تا بەلەخەرەیە شتێکی تیابێتە دەرەوە ئیستا ئێمەش خەریکین ئاوا ئەکەینە و حزورە کاک ئەبوو بەکر فرە حزورێکی پڕبەرەکەت و باش بوو و توانی قەبارەیە دادگاهە ئەوڵە ئێمە شکل بدات کاکە ئەبوو بەکر مەمنونم دەستان خۆش بێ و ئومیدوارم بەشداربی چون ئێمە ئەمڕۆ فقط سەرەتا کەلەکەیمان شکان یعنی نەڕۆینە ناوە وردەکان ئەمە بەرکوڵەکەیەتی بەرکوڵەکەی دقیقاً ئەمە بەرکوڵەکەیەسی و ئێمە بەردەوام ئەبین و من و جەنابەت گفتوگۆمان نەکرد تا بزانین لەکوێوە دەسی بۆ ئەوەین خەریکین قەبارەیە دادگاکە دائنێن کە سنگومنەکەی بەرقەرار بێ و لێودا بەو ئیلتیجا ئەڕۆینە بەرەوە وەسایەکەین کە زیاتر و باشتر حاڵی بووین و خەڵکیش باشتر و زیاتر تێبگا شەوگارتان شاد گەورەت کردین کاک پەیمان و سپاس بۆ هەموو ئێمەش هەروە ئەو بەڕێزانی کە لەگەڵمانمان نامانەوە تاو کۆم کاتە گرنگە کاتێکی خۆش بوو من سوودم لێ بینیت و بارەمەند بووم لێت شەوتان شاد شەوتان شاد خواحافیز خۆشحاڵ بین لەگەڵ کاتێکی خۆش خواحافیز